بەناوی خوا سڵاوتان لەبێ بینەرانی عەزیزی شاشە ڕەنگینەکەی پێیان خۆشحاڵین لە بەیانێکی تردا لەگەڵتانای بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەت و تەوەر هیوادارین ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان بەخۆشی و بە لەشتاق و تەندروستی بەڕێ بکەن و سەرجەم بگە و بابەتەکانی ئەمڕۆ جێسود و ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێت. دەست خۆشبوونیان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک دەکەین بۆ پێی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و بە هەماهەنگی ڕێکخراوی خۆراک و ڕێکخراوی کشت و کاڵی کە بە فاو ناسراو لە جیهاندا ساڵانە لە حوتی حوزەیرانی هەموو ساڵێکداڵ دەستن بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بۆ مەبەستی سەلامەتی خۆراکە لەو چالاکیانە ئامانجیان ئەوەیە کە لە ڕێگەی خۆراکەوە و پاراستنی سەلامەتی بۆ مرۆڤەکان بگەڕێنەوە هەموو لایە گۆشیار بین کە بەهۆی خۆراک و کۆمەڵێک نەخۆشی بڵاو دەبێتەوە گرنگە هەموو هاوڵاتێک بزانێت کە ئاگاداری تەندروستی خۆی بێت و بزانێت چ جۆرە خۆراکی گەڵ دەبژێرەوە هۆشیاری ئەوش بڵاو دەکەنەوە کە حکوومەتەکان لایەنە پەیوەنددارەکان ئاگاداری ئەو خۆراکانە بن کە دێنە نێو وڵاتەکانەوە وەروەها لەم ڕۆژەدا لە تەواوی جیهاندا چالاکی جۆرا جۆر ئەنجام دەدرێت یەکێکی دیکەش لەو چالاکیانەی کە ئەنجام دەدرێت باسکردنە لە هەماهەنگی و هاوکاریکردنی مرۆڤەکان لە بینی یەکتریدا بۆی کە زانیاری زیاتر لەبارەی خۆراکە و خەنەڕ و ئاگاداری تەندروستی خۆیان کە بۆی خۆراکەوە تووشی کۆمەڵێک نەخۆشی دەبن لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین لە کاتی گەشتکردندا چۆن خۆمە بپارێزین لە کۆمەڵێک ڕوودا و کە تووشمان دەبێت لەکە ڕووداوی مەترسین بۆ نمونە دەچین بۆ شوێنێک کە زۆر جار حەزمان لێ مەلە بکەین یاخود بۆ شاغڕەویەکە بۆ شوێنەکە چۆن ئاگاداری خۆمان بینەوە چۆن خۆمان بپارێزین لەو بابەتانە لەو بارەوە کە بەرگری شارستانی لە دووە کۆمیوانێکمان دەبێت و گفتوگۆ لەو بارەوە دەکەین. بەڵێ تەوەرێکی تریشمان هەیە کە تەوەری سێمە باز لە پرۆژەیەک دەکەین کە لەلایەن ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەریەوە ئەنجام درراوە پرۆژێکی باڵاپۆشیە لە ناوچەی پیرەمەگروون کە مەبەستلەی ئامانجلی هاندانی خانمانە بۆ باڵاپۆشبوون سەرڕای کە لە ناوچە جیاوازەکاندا کۆمەڵی دادگەری بە شێوازی جیاواز کۆمەڵێک پرۆژەی هەیە بۆ خزمەتی هاوڵاتیان یەکێکیش لەو پرۆژانە پرۆژەی باڵاپۆشیە کە بەڕاستی یەکێکە لەو کارە باشانەی کە ئەوەی من بزانم لە مانگی ڕەمەزان و پرۆژەکەیان ڕاگرتووە پرۆژەکان دەست پێ کردووە و بەردەوام دەبێت و کۆمەڵێک چالاکیان ئەنجام داوە بە مەبەستی هاندانی خانمان بۆیە لەو بارەوە دەدوێن و زیاتر گفتوگۆ دەکەن لەگەڵ میوانەکەماندا هیوادارین بینەری سەرجەم بڕگەکان بن ئێستاش دەچینە لای کەشوهەوا.
سەڵات زان و خۆشەویستان لە تۆریەکەی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک دەکەین. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵ لە دوای ساڵ ئاماری مەترسیدار بڵاو دەکەنەوە لەبارەی ئەو مەترسیانی کە بۆی خۆراکەوە تووشی مرۆڤەکان دەبێت. ئەوان باز لەوە دەکەن کە لە هەر کەسێکدا کەسێک بەهۆی خۆراکی ناسەلامەت و خۆراکی ناتەندروستەوە گیان لەدەست دەدات کە ئەمەش ئامارێکی مەترسیدارە بە تایبەت لە وڵاتەکانی ئەو وڵاتانی کە مامناوەند و هەژارن زیاتر مەترسی خۆراک ڕوویان تێدەکا بۆ پێی کە زۆر لە وڵاتە هەژارانە خۆراکیان دەست ناکەوێت پنا بۆ کۆمەڵشتی دیکە دەبن. لەو تەورەیەماندا کە دواتر باسی دەکەین زانین لەم سەردەمەی ئێستاماندا شیاوترین خۆراک کامەیە کاڵیوچەرین بیخۆین وە ژەمەکانی ڕۆژانەمان چۆن دابش بکەین چۆن شەو و ڕۆژمان خۆراک خۆین و ئەو خۆراکانی کە لە دەرەوە دێن باز لەوش دەکەین کە ئایا کوالیتیان باشەوە چۆن بزانین ئەم خۆراکیان خراپەوە لە ڕووی تەندروستی و باش نیەوە ئەو خۆراکیان خراپە کە بۆ تەندروستیمان شیاون. بەڵێ وەک دەوترێت بەڕاستی مەترسیەکانی سەلامەتی خۆراک لە ئێستادا زیاتر بەترسیدارترە لە ڤایرۆسەکانی وەکو کۆڤید-19 و ئەو بابەتانی کە لە ئێستادا هەیە. لەبەرەوەی ساڵانە ڕێژێکی زۆر هاوڵاتیان یاخود ئەوانی کە زیاتر دووچاری مردن دەبنەوە مناڵانی 4-5 ساڵن کە ئەمە ئامارێکی مەترسیدارە وەکو ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێ دەکات هەتا بێت ئامارەکان لە بەرزبوونەوەدایە بۆ ئێمە بەس لەبوونی ئەم ڕۆژە وەیادکردنەوەی بۆ ئەوەیە کە کار لەسەر بکرێ کار لەسەر ئەو بکرێت کە مەترسی خۆراک سەلامەتی خۆراک نەمێنێک لە بەتایبەتی لەو دەوڵەتانەی کە زۆر هەژارن و مامناوەندن و سەلامەتیەک هەبێ واتە لەژێر چاودێریە بێ و کار بکرێ لەسەر ئەوەی کە ئەم خواردنە چۆن بەرهەمیێت چۆن ئەگوازرێتەوە و هاوڵاتی چۆن بەکاری دەهێنێ بۆ ئەوەی کە زیانی نەبێ و سوود بە تەندروستی بگەێنێ و ساڵانە ڕێژێکی زۆر وەکو ئاماژەی پێدادانیار یعنی 200 نەخۆشی جیاواز یاخود لە ڕێی خواردنەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەمە تەنها مەترسی لەسەر مرۆڤ نییە بەڵکو لەسەر ئاژەڵ لەسەر ژینگە. زۆر جار پزیشکانی سپۆر پزیشکانی تەندروستی باز لەو دەکەن کە نەخۆشیانێکی زۆر هەن کە بەهۆی خۆراکەوە دەگوازرێنەوە ینی یەکێک لەو نەخۆشیانی کە مەترسیە نەخۆشی شێرپەنجەیە کە ئەمەش زۆرێک لە هاوڵاتیان تووشی بوون و ساڵ لە دوای ساڵ ئامارەکان زیاتر دەبن سەبارەت بەم نەخۆشیە و سەبەبی ڕئیسی ئەم نەخۆشیە زۆرێک لە باز لەو دەکەن کە ناسەلامەتی ناتەندروستی بەشێک لەو خۆراکانەیە کە مرۆڤەکان ڕۆژانە بەکاری دەهێنن. ئەمە لەو تەورەیەماندا کە پسپۆرێکی خۆراک میوانمان دەبێت دواتر باس لەوە دەکەین کە ئایا و نەخۆشیانە چین کە بۆی خۆراکەوە تووشی دەبین و ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین لەو خۆراکانی کە دەبنە زیان بۆمان زیانی تەندروستی دەبێت بۆمان و چۆن ئاگادار بین و بە تایبەتی تر منداڵ کە حساسترە زیاتر بۆ خۆراک بزانین چۆن ئاگاداری بین و لەو نێوەندەشدا تا چەند گرنگی بدرێت بە بەرهەمی خۆماڵی یاخود بەرهەمی ڕۆکی ئەو بابەتانەش بۆ خۆی گرنگێکی تایبەتی هەیە لە ئێستادا بەهۆی تەکنۆلۆژیا و ئەو پێشکەوتنی کە هەیە زۆرێک لە خۆراکەکان لە قوتونراون کە بۆ ماوەیەکی زۆر دەمێنەوە بەسەر ناچن. ئایا ئەمانش تا چەند کاریگەری خراپیان دەبێت و ئایا ئەو زیانانە چین کە بۆی خۆراکی لە قوتونراوە تووشی بەڵێ هەر خواردنێک کە بە ئێمە دەگا بە کۆمەڵێک پرۆسەیە تێدەپەر دەبێت هەتاکو تۆ بەکاری ئەهێنی پێویستە بە پرۆسەیەکی تەندروستە بەڕێ بکرێت بۆ ئەوی تۆ سوود لەو خۆراکە ببینی و بەداخەوە تا ڕادەیەک یعنی هیچ پێوەرێک نییە بۆ هەڵگرتنی خۆراک وە بە تایبەتی لەو وڵاتانی کە هیچ چاودێریەک وە گرنگی بە بواری کشتتوکاڵ و خواردن نادرێ ئەم کێشەیە زۆر دەبێت. بەڵام ئێستا با بڕۆینە لای ڤیتێکمان هەیە سەبارەت بە قەیسیە وەک دەزانین لە ئێستادا وەرزی قەیسیە و باخەوانان بەو بەرهەمانەوە مەشغوڵن بابێک و بینەری ڤیتێک بین سەبارەت بە قەیسی. يعني قصتين جوان هذا القشور مش عارف ايش هو
ممكن خضرة.
Hani yoğun sonu. Không, mình muốn push cái này. دووبارە سڵاتان لەوێ ئازان و خۆشەویستان وەک لە سەرەتاتا ئاماژەمان پێکرد لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باس لە ڕۆژی گیانی سەلامەتی خۆراک دەکەین لەم ڕۆژەدا لە تەواوی جیهاندا ڕێکخراوی تەندروستی جیهانی و بە هەماهەنگی ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی فاو هەڵدەستن بە کۆمەڵێک چالاکی جۆراجۆر بۆ سەلامەتی خۆراک بۆ مەبەستی ئەوەی کە هاوڵاتیان و شیاری ئەویان هەبێت ئاگاداری خۆیان و سەلامەتی خۆراکیان بپارێزن و ئاگاداری ئەو بن کە ڕۆژانە چی بەکاردێن ئێمە لەو تەورێماندا باز لەو دەکەین کە مرۆڤەکان پێویستە ڕۆژانە چۆن خۆراکەکانیان بەکاربێن و ژەمەکان چۆن دابش بکەن و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چۆن بزانین خۆراکێک شیاوە بۆ خواردن و دووربین لە هەموو نەخۆشیێک و لە هەموو دەرد و بەڵایەک ئەمە لەو تەورێماندا کە پسپۆرێکی خۆراک میوانی بەرنامەکەمان دەبێت دواتر گفتوگۆی لەو بارەیەوە دەکەین. ئێستاش میوانداری زۆر بەڕێز کارزان عەلیمان کردووە دکتۆر کارزان زۆر باشە هۆنیە تاوەکو دەچین لە میوانەکە بابەتێکی دیکەمان هەیە کە زانیاریەکە کە داهێنانێکە پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. چێبوون جیهانیان بە داهێنان گۆڕی زۆرێک لە بێباوەڕان موسڵمانان بە دواکەوتوو نەزان دەزانن بە تایبەتی لە ڕووی داهێنانەوە بەڵام مێژوو پێمان دەڵێت موسڵمانان خاوەنی داهێنانی سەیر و سەمەرە بوون و گەر ئەوان نەبوونایە ئەوە ژیان بەم چەشنەی ئێستا نەدەبوو. داهێنانی موسڵمانان کامانن. یەکەم کەس کە بیرۆکەی کامێرا دروستکردنی داهێنا زانای موسڵمان ئیبن هەیسەم بوو. هەروەها دەڵێ تەنەکان ڕووناکی دەردەخەن کاتێک سەیری تەنێکی دیکە دەکەیت. یەکەم کەس کە بیرۆکەی فڕینی داهێنا عەباسی کوڕی فیرناز بوو هەرچەندە لە کاتی تاقیکردنەوەکەدا شکستی هێنا کەوتە خوارەوە بەڵام دوای ئەوە زیاتر پەرە بە بیرۆکەکەی درا. یەکەم کەس کە نەخشەی جیهانی کێشە ئەلیدریس بوو کە زۆر لە نەخشەی جیهانی ئێستاوە نزیک بوو. یەکەم کەس کە کاتژمێری دروست کرد موسڵمانێکی کورد بوو کە ناوی جەزیری بوو کە لە جەزیرەی بۆتان لەدایک بووە کە داهێنانەکەی لەسەر شێوەی فیل دروست کرد. یەکەم ئامێری پزیشکی کە دروست کرا موسڵمانێکی عەرەب بوو بە ناوی ئەبولقاسم الزەهراوی. دواتر چەندین ئامێری کە دروست کران و زیاتر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی. عزیزان لە تەوەری یەکەمدا هەروە بەستا بە ڕۆژی جیهانی تەندروستی خۆراک باس لە خۆراک دەکەین کات پێویستە چۆن تەندروستانە بیخۆین و سەلامەتی خۆراک پەیڕۆ بکەین چونکە ئەم یادەش بەهۆ مەبەستی ئەوەیە کە سەلامەتی خۆراک جێبەجێ بکەین لە خۆمانە و لەو مەترسیانە دوور بکەوینەوە کە ساڵانە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێدەدا. ئەم گفتوگۆیە ئەم تەورە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ دەکەین کە زۆر بەڕێز دکتۆر کارزان عەلی دکتۆر کارزان فاروق عمر سپۆری گیادرمان دکتۆر بەخێر زۆر سپاس ئاز دەکەم مەمنونتانم. دکتۆر بەبەستمان لە سەلامەتی خۆراک چییە؟ خۆراک پێشکی سپاس بۆ ئەم دەرفەتە و ڕێز و سڵاوم بۆ جەنابتان و ئەوانەی لە پشتی کامێراوە ئیش دەکەن وەکو جوندی مەچول و هەموو بینەران و بیستەرانی کەناڵەکەی بەڕێستان پێیام. خۆراک یەکێکە لە سەبەبی ڕئیسی تەندروستی ئینسان لەبەرەوە ئێمە لە دنیاە خۆراک دوو جۆرە یان خواردنەکە ناتەندروستە و ئێمە ئەیخۆینیان ئەوە تا خۆراکەکە بە ناتەندروستی ئەیخۆین
ئەم دوو حاڵەتە سەبەبی مەشاکیلی هەموو ئەو زۆربەی ئەو نەخۆشیە درێژخانانن کە ئمڕۆ لە خەڵکێکی زۆر پێوەی ئەناڵێنن لە نەخۆشیەکانی غوددە و لە نەخۆشیەکانی شەکرە و لە نەخۆشیەکانی زەخت و ئەمانە هەموو ئەو نەخۆشیانە سەبەبی ڕئیسیەکەی خۆراکە نەک بەکتریایەک و ڤایرۆسێک لەبەرەوە زۆر زەڕورە کە خەڵک سەیری خواراکەکانی خۆی بخات چی ئەخوا چۆن ئەیخوا و بە چی پێوانێکی خوا چونکێکم ئەگەر ئیمڕۆ خۆراک وەک بەو سیستەمەی با بڵێن وەک دەرمان نەخورێ بە حساب ڕۆژێک دێ دەرمان وەک خۆراگە خۆیت. زۆر باشە کاک دکتۆر دەمەوێت باز لە شتێکی گرنگ بکەین ینی لە ساڵانی ڕابردوودا باو و باپیرانمان ینی دەزانین کە تەمەنیان درێژ بووە بەشێکی زۆر تەمەندرێژیان بۆ خۆراک دەگەڕێتەوە ئێستا لە سەردەمێکدان سەردەمی تەکنۆلۆژیایە سەردەمی پێشکەوتنە بەشێکی زۆر لە پسپۆرانی خۆراک لە پسپۆرانی تەندروستی پزیشکەکان باز لەوە دەکەن تەمەەن کورتی مرۆڤەکانی ئێستا پەیوەندیکی زۆری بە خۆراکەوەیە ینی بۆچی لەم سەردەمی ئێستاماندا کە سەردەمێکی پێشکەوتوترە لە ڕابردووتر زیاتر خۆراک خراپتر لە نێو کۆمەلگاکاندا هەیە زیاتر کاریگەری هەیە لەسەر تەندروستیمان پرسیارێکی زۆر جوان و زۆر وەجیهە لێرە دووسێ هۆکارمان هەیە یەکەمیان شەریکاتی مونتیجە ئەیەوێ پارەیەکی زۆری دەستکەوێ بە کوالەتیکی خراپ بە تامێکی زۆر خۆش بە بۆنێکی زۆر خۆش هاتووە ئەنواع هەمبەرگری عالەمی بۆ دروست کردووی ئەگەر بێیت و تەماشای قیمەی غیزایی ئەم جۆرە خواردنە سەریعانە بکەین وەک کوالێتی خواردنێکی خراپ و ئەگەر هەڵی سنگێنین بە منەظەمەی سەحای عالەمین ئەبین خواردنێکی زۆر باش نییە و ئێستا ئێمە خەریکە لە کوردستانە پێی مبتەلا بین ئەو شەریکە مونتیجانە بۆنەکەیت پێفرۆشن ئەیانەوێ لوتی تۆ ڕابێنن لەسەر ئەو خۆراکە تام یعنی ئێستا لە ماڵ لە هەموو ماڵەکانمانە بە جوانترین گۆشت یعنی بە جوانترین شێوە هەمبەرگر دروستکە بەڵام ئەچێ یعنی فەزلی ماکدۆناڵدێکەیە بەسەر ئەو هەمبەرگرەی کە دایکمان بۆی دروست کردوین یان خێزانەکانمان بۆی دروست کردوین بە جوانترین گۆشت بە جوانترین شەوە بۆی ڕازانیتەوە بۆ چونکەم ئەو نەوع تاموبۆنێکی تێکردووە کە لە تاموبۆنەکەی لە لای خۆتان نییە ئەو شەریکە مونتیجانە تام و بۆنت پێ ئەفرۆشن مەعەل ئەسەف مەبەستێکی بازرگانیە بڵین بەڵێ مەبەستی بازرگانیە زۆربەی زۆری ئەو خۆراکانەی کە بە شەریکاتی مونتیج دروستیەکەن ئەو بیر لە گیرفانی خۆی ئەکاتەوە نەک لە بیر لە جەناب بکاتەوە لە تەندروستی بەڕێز بکاتەوە ئەمە یەک دومیان مەعەل ئەسەف هەندێک لەو خۆراکانە زۆر ناتەندروستن کە ئێمە بەکارهێن لە ڕۆژانە و ئێمە بەکارێنین کە گوایە خواردنێکی پاکە و خواردنێکی تەندروستە و خواردنێکی زۆر باشە دوایی علم ئیسپاتێکا کە ئەم خۆراکانە نەخێوانیە نەوەڵە هەر زۆر ناتەندروستە و ئێمەی پێ هەڵخەڵەتێنراوین ماڵ ساڵانێکی زۆر و گیرفانی ئەوانی پێقەڵەو کراوە و نقطەی سێهەم ئەم خۆراکە تەندروستانەی کە ئێمە بەکاریەهێنین بە ناتەندروستی خواردومانە چوین خواردنێکمان زیاتر خواردووە لە خواردنێکی کە زۆر بە ئیختیاری خواردنەکانمان خواردووە بە شێوەیەکی شمولی نەمان خواردووە ئەمە زەربەیەکی زۆر گەورەی داوە لە ئێمە لە ڕاستیە ئەو کەسانەی کە دێن بۆ لای من و زەعیفن پێڵەم دادەگیان تۆ فڵان شتە خۆی ئەوە خۆی ئەمە خۆی ئەوە خۆی ئەڵێ وەڵا ئەمانە ناخۆم ئەی تۆ چۆن ئەتوانی قەڵەو بیانی یان مەسەلەن کابراایەکە بینی زۆر قەڵەوە ئەبینی نانێکی زۆر برنجێکی زۆر شیرینیەکی زۆری خواردووە کە تەوازونەکەی تێکداوە لەگەڵ سەوزایی و لەگەڵ ئەم هەموو یعنی ڕۆکە جوانانەی کە ئێستا لە دنیاە ئازیزانم لە ڕاستیە هەموو ڕۆکێکی سروشتی کە خوا دروستی کردووە لەسەر زەوی هەمووی ڕۆکی پزیشکیە لە چڵەپوشێکەوە بیگرە هەتا ئەو باینجان و کولەکەی کە خۆین چونکە مەگەر ئێمە تەحلیلێک بۆ ئەمانە بکەین هەمووی کۆمپاوندێکی زۆری تایە وە ساڵانە لەو ڕۆکە سروشتیانە ئەخرێنە سەر ئەو ڕۆکانەی کە ئێمەی خۆین هەموو ئەو ڕۆکانی ئێمە ئەیخۆین ڕۆژێک لە ڕۆژان نەخوراوە بەڵام دوایی چاکراوە و باش کراوە مەسەرەن تەماتە تەمەنی 600 ساڵە پێش 6 ساڵ لەمەوە پێش تەماتە نەبووە بە شێوەیەکی هاکەزایی بووە دوایی کە زانراوە شتێکی بە لەزەتە و خۆشە و لەگەڵ هەموو سوودی هەموو ڕۆک هەمووی بە سوودە
کەمی بەسوودە و زۆری بەسوودە یعنی هەندێک خۆراکمانێت تەنانەت زەهرەکانیش کەمێکی کەمی بەسوودە ئەوەی کە زاریتیانێ زۆرەکەی بەسوودە لەبەرەوە زۆر زەڕورە ئێمە بزانین کە ئەم ڕۆکانێک کە ئێستا ئێمە خۆیان ڕۆژە لە ڕۆژان نەخوراوە وەکو ڕۆکی پزیشکی تەعاملی لەگەڵا کراوە ئێستا مەسەرەن کونجی و کەتان و نازانتی ئەمانە هەمووی ڕۆژێ لە ڕۆژان بەکار نهێنراون وەک دەرمان بەکارێنراوە بەڵام ئێستا زانن کە ڕۆنەکەی زۆر چاکە ڕۆنی لێگرن و بەکارێنراوە ئەوانە کاک دکتۆر بۆچی مرۆڤەکان لە سەردەمی ئێستادا خۆراکە ڕۆکیەکان خۆراکی گیایەکان پراوێز دەخن کە وە خۆ داماژت پێکرد کە گرنگێکی تایبەتیان هەیە پێ دوایە ئەمەش هۆکار بۆ نوتامەکەیە بەڵێ بە ئێمالکردنی خۆراکە ڕۆکیەکان ئینسان خۆی باجەکەی زۆر قورس داوە ئەو کەسانەی کە تووشی شەکرە و زەخت و ئەمانە بوون بە باڵانسی خواردنەکەیان نەخواردووە بۆیە ئەم نەخۆشییانە دروست بووە اینجا جەنابەت تۆزێ لەمە پێش ئیشارەتت بە شتێکی زۆر مهمدا کە بۆچی وەختی خۆی خەڵکی ئێمە تەندروست بۆ خەڵکی ئێستا ئەو خواردنە یعنی بە شەرتێ خواردنی ئێستا زۆر وەکو تام و چێژ و ئەوانە زۆر باشترن لە جاران ینی وەکو باسیەکەن مەسەلەن خەڵکێکی زۆر جەژن و جەژن مریشکێکی خواردووە مەسەن یا گۆشتی خواردووە یان برنجێکی خواردووە لەگەڵ ئەوەشە خەڵک وەختی خۆی زۆر جوڵاو داواکارم لە خەڵکی کوردستانی ڕۆشنبیر ڕاضە و وەرزش و ئەکتیڤیتی بخەنە کللتوری خۆمانەوە یعنی بچۆ ئەو ئەوروپایە تەنانەت ئێستا لە خلیجیش خەریکە دروزە بێ و ئێرانی تەنیشتیشمان بەخوا من کەڕێت چوون بۆ ئێران ئافرەتێکی سەر و هەشتا ساڵم بینی سکی ینی ڕۆشتنی سەر بەفری ئەکرد و زۆر بە باشی ئێمەش لە 6 ساڵە کابراچێک کفنێ بۆ خۆیەک ڕێ و دایانەیە کە ئێمرێ ێکاکە ینی من کە لە بریتانیا بووم ئافرەتێک لە 6 ساڵیە تازە تەقاوت بووە لە 63 ساڵێ تااقەتەوە بووە بەخوا بەیانە هات شەپۆیکی سووریە کردە سەر و خۆی دەستی بە خۆیان ئەی حیاتی من ئێستا دەست پێکە کەچی مەعەلەسەف لە وڵاتی خۆمانەڵێ وڵا ئێستا ئیتر وەسێ دەکا و ئیتر کفنە ینی ناحیات لێرەوە دەست پێکە بەڕاستی لەبەرەوە تکاکارم لەو خۆشەویستانەی کە ڕۆک بەکارنانن ئەبێ ڕۆک زۆر کەرەوز و تەڕەتیزە و معدەنووس ئەمانە لەسەر سفرە خوانمان نەبڕێت چونکێکم ئەمە ئەنتیۆکسیدنتێکی زۆری تایە کاه و تەماتە و خەیار و ئەمانە زۆر بە زۆری بەکاربێنن لە بەرۆی نسبەتی ئەوانی ترکەم کەنەوە کە سەبەبی ڕئیسی مەشاکلەکانی ئێمە ئەوەیە سەدان کەس دێ بۆ لای من هەموو چەورەکانی فڕیوە و قەڵەوە و ورجێکی گەوری دروست کرد و ئەوێ چاچی کاتەوە ئەو کەسانەی کە لە تەمەنی بەڕێست و خواردترا قەڵەون لە 40 ساڵی هەمووی نەخۆش کەوتووە ئێوەرن دەرز وەرگرن لە 40 ساڵەکە و 50 ساڵەکە کاکە تۆش بە هەمان تەجروبات تێپەڕی یەقینە هەبێ وەرە ئێستا فەحسی خۆت بکە ئێستا دوێنێ پیاوێک لام بوو با بڵێن HbA1cەکەی لە 6.1 بوو یعنی 1 ماوە بگاتە 2 ئەگەر لێستەوە خۆی زەبت کە لە 40 ساڵی و 50 ساڵەیە شەکرە ناگرێ تووشی زەخت نابێت تووشی غودە نابێت خواردن سەبەبی لە بینی 7 بۆ 8 زیاتری هەموو ئەو نەخۆشە درێژخانەکە ئێستا خەڵک پێوێت لە ئەناڵێنێ بۆی خەڵک زۆر زەڕۆرە ئاگای لە خۆراکەکەی بێ ئاگای لێ بێ چۆن خواردن ئەخوا چی ئەخوا چۆن ئەیخوا کەی ئەیخوا بە نسبەتی چەند ئەیخوا لەگەڵ ڕێزی زۆرمە خەڵکانێکی زۆر دێن بۆ لام کە ئەگەرەزانن ئێستا تووشی نەخۆشیێکی تایبەت بووە تەبان ئەوی کە زۆری خواردو ئێمە بۆی کەمەکەینەوە ئەوی کە کەمی خواردووە زیایەکەین ئەبێ بەچی ئەبێ بە قیست خواردنی بیتێ مامە حاجیگیان تۆ جەنابەت بۆت هەیە 3 قاش پرتەقاڵ بخۆی مەسەلەن بۆت هەیە پارچەیەکی بچکۆلە نان بخۆی بۆت هەیە خوێیەکی ئەوەندە بەکاربێنی چونکم ئەمانە هەمووی منەظەمەی سەحی عالەمی سەمووی داناوە نسبەتی خوێ و نسبەتی شەکر و نسبەتی سەوزای و نسبەتی ئەگەر ئەمانە بە نسبەت بخۆی تەندروست دەبی وەگەر بە ناتەندروستی خواردە منەظەمەی سەحی عالەمی دایناوە بۆ هەموو تەمەنێک چەند غرام خوێ بەکاربێنێ بۆ هەموو تەمەنێک چەند شەکر بەکاربێنێ بۆ هەموو تەمەنێک چەند سەوزایی بەکاربێنێ ئەبێ سفرەخوانی ئێمە لە سەیە ئەوەندەی سەوزایی بێ لە سا ئەوەندەی گۆشت بێ لە سا ئەوەندەی کاربۆهیدرێت بێ ئێمە تێکمان داوە هەمووی بەسەرێکە برنجوش لە ئێستا ینی تاکی کورد شێت و شەیدای برنج و فاسۆلیایە ئێف برنج و فاسۆلیە نەبڕایەوە
برنج و فاسۆلە بەم کاک کەمیێت تۆ زۆر خواردنی کاریگەری خراپی دەبێت لەسەر قوربان تەندروستی حەزم کرد و پرسیارت کرد لەگەڵ ڕێزی زۆرماوە لە وڵاتی ئێمە ینی ئەقلیمەکەی ئێمە زۆر باشترن لە وەسەط و جنوب ئەچن بەنانێکەوە ینی بە برنجێکەوە شەژنانم بۆ ئەوخوا و ورگی ینی مەعیدەی ئەدڕێ دوای ئەوە کە تۆ سیستمی خۆراکی بۆ گەڕێڵێ کاک دکتۆر جاری وای خەریکە دەستەکەم بە گریان زۆرم برسیە تکاتان لێ یەکەم زۆر مەخۆن تکاتان لێ یەکەم یعنی یەک لە سەرسەی مەعیدە بکەن بە خۆراک یەک لە سەرسەی مەعیدە بکەن بە ئاو یەک لە سەرسەی مەعیدە با بەتاڵ بێ بۆی هەڵگوڵۆفڵێ هەنی کاک دوسۆ لێرەیە مێ شتێک ئاماژە پێ بکەم ینی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم پێش 1490 ساڵ ینی دەفەرمێت کەم بخۆن ینی هەرگیز منظمەی سەحای عالمی ئێستاش ئەواڵێ وانە دەڵێ ینی ئەوەندە ساڵ بە لێ ساڵە کەم خۆن بۆی کە تەندروستێکی باشتانە ینی ئەوەنە ژەمێک کە هەست بکەن کە ینی تێر بوون و تێر نەبوون ینی ئەمە چەند کاریگەریکی باشی هەیە ینی ئەمە ئەمە شیعارێکی گەورەیە لە یەکێ لە مستەشفیاتی ئەڵمانیا باوکم لەوێ ڕێز و سڵاوم بۆی هەیە کە یعنی لە خەستەخانێکی گەورە ئەزانن خۆراک سەبەبی ڕئیسی زۆربەی زۆری نەخۆشیەکانە ئەڵێن نووسراوە ئێمە قەومێکی نان ناخۆین تا برسیمان نەبێ و برسیشمان بوو تێر ناخۆین وەرن ئەی موسڵمانانی دنیا وەرن ئەمە تەطبیقکەن یعنی ئێوە تێناگەم یعنی معقولە مەلایەکی مزگەوت دوورجێەوە نەبێ ئەی کو ئەم حەدیسە کو ئەم تەطبیقە کو ئەمە هەمووی سەری لە نەخۆشیەوە دەرەکەوێتەوە ئازیزم ئەم فتوایە لە منەوە وەرگرە هەر کەسێک بە پێوە وەستا سەیری نوکی پێی کرد نوکی پێی خۆی نەبینی لە بەروورگی یعنی ئەم کابرایە جگەرێکی چەورایە کە جگەریش چەور بوو یعنی سەر لە مستەقبلێکی زۆر نزیکە لە ساڵانی داهاتووە تۆ سەر لە زەخت و لە شەکرە و لە ئەنواعی نەخۆشەکانی دڵ دەرەکەیتە دەرەوە ئێمەیە لە تۆ ورگت دروست بێ هەر کەسێ ورگی هەبوو دادەهۆنیە یعنی ئەم کەسە یان ئەوە تا نەخۆشیەکانی لێ دەرکەوتووە یان هەندێک سیفاتی لێ دەرکەوتووە کە ئەی بابەرەوە نەخۆش خۆ لەمە زیاتر نییە باشە دکتۆر من ئەو پرسیارم لا دروست بووە کە ئایا من وەکو هاوڵاتی بەرپرسیارم لە سەلامەتی خۆراک یاخود ئەوە تا ئەو پرۆسی کە خۆراک دەگات بە من ئەوانیش بەرپرسیارن کە چۆن ئەم خواردنە بە تایبەتی لایەنی حکومیەوە چۆن هاوردە دەکرێت بۆ کوردستان چۆن لەکوێدا هەڵ ئەگیرێ کۆگاکان ئایا پێوەرێکی تایە کە ئەم خۆراکانە تەندروست بێت دەست خۆش بێ قوربان ئەمە ڕەبتی بە خەڵکەوە هەیە و ڕەبتی بە حکوومەتیشەوە چون حکوومەت ئەبێ کوالیتی کۆنتترۆڵێک دانێ بۆ خۆراکانەی کە کامەی ناتەندروستە لێرەوە لە ڕێی ئەم منبەرە جوانەی بەڕێستانەوە داواکارم لە حکوومەت کە کوالیتی کۆنتترۆڵێکی زۆر بەهێز دانێ بۆ ئەو خۆراکە ناتەندروستانە و بۆ ئەو دەرمانە ناتەندروستانی کە خۆیان نەکەن بە وڵاتی ئێمە و زۆر ناتەندروستن و بوون بە ژەهرێک کە ئێمە زۆر بە ڕەحابەتی سەدرەوە بەکاری ئێنین لەبەر خاتی گیرفانی بەعزێ کەس کە ئەدا کە هەزاران کەس بە مەلاین خەڵک تووشی نەخۆشی بوون تکاکە ئەمە جانبێکی جانبی دووەم پێویستە خەڵک زۆر لەوە ڕۆشن بیرتر بێ کە بزانێ کەی نان ئەخوا چۆن نان ئەخوا بە بڕی چەند نان ئەخوا مەسەرەن بۆ نمونە میوە ئەگەر خۆی هەمووی تەندروست بێ پێویستە تۆ کام میوانە بۆ تۆ زۆر باشە کەی بیخۆی ئەم میوانە باشە بە بڕی چەند بیخۆی باشڕەوە چۆن بیخۆی مەسەرەن ئایا ئێمە توانین لە جاتیەوەی پرتەقاڵێ بخۆین یا هەنارێ بخۆین بچین بیکەین بە عەسیر و بیخۆین و بیکەین بە شەربەت هەموو ئەو شەربەتانێک کە ئێمەی خۆین بۆ تەندروستی باشن بۆ چونکە ڤیتامیناتت بۆ زیاکە بەڵێ مەعادنە بۆ زیاکە بەڵێ بەڵام کەمیەتێکی زۆر لە شەکرە کاتە لەشتەوە کە تۆ لەشی تۆ تەحملی ئەو کەمیەتە ناکە دکتۆر جاری وایە شەکریشی تێئەکەن جاری وایە شەکریشی تێکەن دادەهۆنیا من هەموو جارێ ئەم مەسەلەی هێنمەوە پیکابێکمان هەیە توانای هەڵگرتنی تەنێکی هەیە لەشی تۆ ئەتوانێ ئەوەندە شەکر هەڵگرێ ئەگەر سێ تەنت کردە سەر پیکابەکە نەمەکینەی ئەمێنێ نەکلاتی ئەمێنێ نەگێڕی ئەمێنێ لەشی ئیزانیش هەروایە ئەگەر زیان لە حەدی خۆی
برنج و فاسۆلیات تێکرد دوایی بە ناتەندروستی دەرجێ وەرە فاسی بۆ بکە زۆر بە ئاشکرای دیارەکە ئەمە برنج و فاسۆلای زۆر خواردووە شەکری زۆر خواردووە ئەوەی خواردووە کاک دکتۆر من حەزەکەم باز لە شتێ بکەم کە پێشم خۆش نیە نمونەی خۆم بێنمەوە لە بەرنامە بەڵام بۆ نمونە زەیت لەوەتی و کارگانەی هاتوونەتە کوردستانەوە کە گڵۆبڕۆژەکەی تێکە و ڕۆنەکە تایەتەوە بەخۆم زەیتم بەکار نێناوەتەوە هیچ ینی بیرەکەمەوە کە مەسەرەن 2000 لە بتڵێکە 3000 لە بتڵێکە ئەم بە ڕاستە ئێستا دۆخی ئابووری شێوازێکەوەی ژەر کاریگەری هەیە لەسەرەوەی کە خۆراکێک دەکرێت هەرزانتر بێ بۆ ماڵەکەی بەڕاستی مەژەر بۆ خۆی شتێکە بەڵام لەو سەرۆبیرەکەمەوە من ئەم زەیتە بەکارێنم کە خۆماڵی و بەرچوی خۆمە گڵۆبڕۆژەکەی تێکات و زەیتەکە مەیاتەوە لە ڕووی تەندروستیەوە لەوانێ من بۆ زەیتی کە نەخۆش بکەم نزیکەی 500 زەبم بە عیادە و بە نەخۆشی بێگومان ئەمە ینی چەند ڕۆژانە چەند لە بتڵێکە 2000 زیاتریم هەم بۆ تەندروستی خۆم باش هەم دوجار پەنا نابم بەر عیادە و بەر نەخۆشخانەکان باش ئەمە بەسم وایە ئەمە تا چەند گرنگە وڵاتیان وشارێکی ئەویان هەبێت کە شتی تەندروست شتی خۆماڵی شتی ڕۆکی بەکار بێت ئەگەر تۆزێکیش گران بێ بەڵام نەو سەرەر سوودی لێ دەبینی من بە جەناب دەڵێم ئەم قسەی من ئێستا ئەیکەم پێش 6 ساڵ لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیا بۆ یەکەم جار لە کوردستان و عێراقا من باسم کردووە هەندێک زەید لەگەڵ ڕێزمایەتە ئەم وڵاتەوە ئەو کاتە بە هەزاریانەدا زەید بە ناوی زەیتی گوڵە بە ڕۆژەوە ینی بەڕاستی من بوتڵەکەم دانا لەسەر مێزەکە وتم کاکە وەرن بە چەند لەم زەیتە بە چەند گوڵە بە ڕۆژە ئەم زەیتی لێ دەرەچێ ئەوان وتیان بەدا وتم 10 کیلۆ وتم کیلۆی بە چەندوتیان بە 3000 وتم نەخێر بە منی دانن بە 500 فلس یعنی بە 3000 مێ بە 500 ئەو نم بۆ هەرزانکردن دەکەڕە 500 کاتە 5000 وتم ئەی نەقڵەکەی و گوشینەکەی و ئەمانە هەمووی ئەگەر 2000شی تێجێ ئەکاتە 7000 خێرە ئێستا بە 1000 اینجا کاکە من لە ماڵی کەستانانیم ئێوە خۆتان وەرن تۆزێک زەیت بڕێژن لە سەربانێکە لە شوێنێکە پاش ماوەیشکە بێ بە پلاستیک ئەبێ بە شتێکی ئاف خوشکان ئێوە بڕۆن پەتاتە و تەماتە بەو زەیتە سوورکەنەوە دوایی سمارتە دەیەمێ بزانە تەباخەکەت و سەر پەنجەرەکەت و مفەرقەکە بۆ پاگە بێت دەرمانی تایبەتی بۆ بکڕیت تا ئەو چاوریێ نەوتی لێ ئەی لێ نابێتەوە بانزینی لێ لێ نابێتەوە ئازیزەکانم ڕۆشنبیر بن ئەوە زەید نییە بێگومان ئەی باشە بۆچی ئەگەر ئەمە زەیتە لە خارجەوە دێ لە وڵاتانی دەرەوە دێ ئەو کاتە بە 1000 و بەخوا کە لێ بوومەوە مسەورەکە وتی بەخوا کاکە تۆ لایەمە بە 750 بۆچی لێرە بە 1500 و 2000 بۆچی ئەگەر زەیتەکە ئەهێنی لێرە لە بەر چاوی خۆتایی گوشی حوتۆش دەکەوێت کاتە دکتۆر بەدیل چییە؟ هەنی ئێستا بۆ منە هاوڵاتێک سەری ئێماکڵە گەر من ئەو ڕۆنانەی کە هەیە لە بازارانێکرم ئەی چی بەدیلێک هەیە ناکرێت هەموو کەسێکیش بۆ منە شتی سروشتی بەرە و بیکە بەڕۆ ئازیزەکەی من ئەوە کامیان باشترە تۆزێک ڕۆنێکی گران بکڕین بۆ تەندروستیمانیان لەم ڕۆنە بەکاربێنین و تەندروستیت پێتێکچێ بەدە بەرابەری ئەو ڕۆنێکە ئێستا بە گرانەی کردی دوای تەندروستیت بۆ ڕێک نابێتەوە خەڵکینە من داواکارم لە خەڵک ئەوەندە بخۆن کە تەندروستی تێک نەچێت کە تەندروستی تێکچوو بە کەس چا نابێتەوە ئەوەندە خۆشە جەڵدە لێ نەدا کە جەڵدە لێای تازە تەواویتر بۆ خۆی هەموو ئەرزی سلێمانی لەسەر تاپۆکە جەڵدەکە تۆ زۆر کەس هەیە ئێستا ڕۆنی بەستووە ئەوە بەکارێنن توندەکەیانەوە ژەر ڕۆنی بەستوو ڕۆنێکی باشە بەڵام هەموو ڕۆنێ نا سەیریکە من کێشەکەمە چۆم زانی ئەم ڕۆنە باشە یەکەمیان دوهونی متەحەویلەی تیابێ گۆڕانکاری ینی ئەو ڕۆنەی کە ئینسان خۆی دروستی کردووە کورە خۆ ئێستا عیلم ئەوەندە پێشکەوتووە وێرانیان کردوین کاکە ڕۆن دروست ئەکرێ تۆ تەسەورەکەی مناڵێتە لای من 14 ساڵە شەکرێتی بۆ چونکێکم ئەو نەمنەمیات و نەستەلە و شتانەی کە بەکارێنێ ئەو شەریکە زاڵمانە لە جیاتیەوەی شەکری احتیادی تیا بەکاربێنێت چێ مادەی سوکەرین تیا بەکارێنێت کە لەش ناتوانێت لەش وەکو دەرمان تەعاملی لەگەڵ ئەو شەکراکە یعنی لەبەر خاتی گیرفانی خۆی ئەچێ شەکرێکم بۆ دروست ئەکات بە تام شیرین و لەش ناتوانێت هەضمیکە لەبەرەوە ئەبێ ئینسان ئەوەندە ڕۆشنبیر بێ
یعنی منطق نییە تۆ بچیتە سوپەرمارکتێک ڕۆژانە بەیانی هێلکە و ڕۆن بە ڕۆنەکەی نیۆڕۆ برنجشلە بە ڕۆنەکەی ئێوارە خواردنەکە بە ڕۆن سوورەکەیتەوە منطق نییە تۆ نەی خوێنیتەوە بڵێ کاکە عادی بزانم ئەم دهنە ئەم ڕۆنە ئەم زەیتە لە چی پێک هاتووە زۆر باشەکە دوتۆر کاتمان زۆکەمە خولەکێکمان ماوە ینی دوایین ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان کە ئاگاداری تەندروستی خۆیان بن بەرەگەی سەلامەتی خۆراکەوە یەکەم شت داواکارم لە خەڵک کەم بخوا بۆی مەعیدەی نەکشێت چونکە یەکەم دوایی کە مەعیدەی کشا یەتە لای من ئەڵم کاکە سێ قاش پرتەقاڵ بخۆ یەک ئەوەندە ئەوە بخۆ لە مۆزێکە ئەوەندەی بخۆ دوایی بۆیە کە خواردنەکەی بۆ قست و بە قسەش مەکە ئێستش پێڵم کاکە 5 مۆزمەخۆ مۆزێ بخۆ کە گەنجی بە قسەم ناکە یعنی منطق نییە کابراایەک دانیشێ لە دانیشتنێکا 3 مۆز بەسەرێکەوە بخوا 6 عوازە بەیەکەوە بخوا چی بخوا لەبەرەوە کەم بخۆن بۆی مەعیدەتان نەکشێ بۆی سبەینە ئەگەر ویستت چاک بیتەوە ئەوانە هەمووی بەزەرەر لە تەندروستی خۆتا بێ مێڵە قەڵەوبی مێڵە وەرگی بۆ دروست بێ لەبەر خاتی ئەوەی خواردنەکان بە تەوازنی بخۆ و ئەیڵێمەوە ڕاضا ببێ بە کەلتوری ئەم کوردە خۆشەویستەمان بۆەوەی کە ئەوەی کە خواردووتەوە بە ناتەندروستی لەش بتوانێت بیسووتێنێ و لە شیگولارێکی ڕێک و پێ شەکرونان بە تاکید من دژی شەکرونانم زۆر سپاس بۆ دکتۆر کارزان عومەر پسپۆر لە نەخۆشیەکانی چارەسەرکردن بە گیادەرمان دکتۆر خۆشحاڵ بووین بۆ هیوادارین بینەرانی سوودیان لەو ئەموداریانەی بەڕێز بینی بێ بەڵازان و خۆشەویستان دەچینە تەوەری دومی بەرنامەکەمان کە باسکردنە لەوەی کە لە کاتی گەشتکردندا چۆن خۆمان پارێزی لەو مەترسیانەی ڕوبەڕوومان دەبێتەوە لەوانەیە کە بچینە گەشتێک سەیرانێک بمانێ کەمێک مەلە بکەین یاخود بە شاخێکە بچینە سەرەوە چۆن ئاگاداری خۆمامی لەم بابەتەدا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک بێوار عەبدولعەزیز وتەبێژی بەرگری شارستانی دۆک کاک بێوار گیانسڵای خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی سلااو لە توش سلااو بۆ هەمی گۆدار و بینەرێن کەناڵێ هەوە کەناڵی پەیام زۆر سپاس کاک بێوار باز لەو بکەین کە لەمە بەدوا وەرزی هاوینەوە زۆرێک لە هاوڵاتیان دەچنە ناوچە گەشتیاریەکان دەچنە نێو ئەو شوێنانی کە ئاوی تێدا یاخود شاخێکە چۆن ئاگاداری خۆمان بین و خۆمان پارێزی لەو مەترسیانی ڕوبەڕوومان دەبنەوە بله افسالادا کو متیمت خو بلاوه کرینه کو پلان شلای برگری شهرستانی دیهوک دیتا انجام دان سالانه ام تیمن یت قرطال کرنه کو تیمن نقموانا الوان جهتا بلاوت کن اوین سالانه کوریدان خندقین لهاتین تومار کرن افسالا جدا متیمت خو بلاوه کرینه الوان جهتا اوین حوالاتی بو گشته سردان اوان دورات کن کو گل جاراد هندک کس هنه چه بیشتر وی هرمتن بغداد تنیان میسلتن شرازاین سرا و دوریم ورتی من قموان مال ورت آمادنه جبهند اگر پیدوی قرطال کرنی با قرطال کنش لیوا و تیت انجام دان کت افساله دا 16 حوالاتی هاتینه قرطال کرن تر نفت ترومبیل و نفاوهیان ده هر روزا یه نف خندقین جو کویت خندقین دا 6 حوالاتی کم بو ما بو خندقین کش لایتی من قموان ما و هاتینه قرطال کرن و مخابن کو دو کس خندقین القزازا خو طرمه کسی که هاتی دیتش لایتی من قموان ما و کسی که دیجی که حتی نکجی زاروکه که لگرین یا بردوامه گمان تذکرن که اف کس خندقی بیتن برهند تیم نقموانا بردوام دیفچونوان جهات که نوید که اف کس تذکرن لحال بیت خندقین حتی نکجی که ترمینه هاتی دیتن که ام دی هاتی ناگهدار کردم راستی که تصالات دو حوالاتی بتن خندقینه افجل ویره ام خازین حوالاتی اگر چیت جهتی که شرازایل سر آوا دوری نبید پیچ رنگی که ناچ بیت بچیت آوا داد تو هزر بکی بزانی آف گلک جرب سر و یا پاقجه یا جوانه بلت ناف دا گلک جا تورن ماسیایت بنه آویده هن گلک جارا آف چی بیت راب بیتن پرت دارا اینا بن یا پرت برا اینا بن یا جهندک جه خیزه و که داعی روش که مروید کشته خو یا جهندک جهت هنه پرت تانکا چی بیت ده هبن یا زغرو کن اوه همی گلک جد بیت اگر حوالاتی خندقن یا جه حوالاتی بو ماوی که درش نچوه سر آوه ملوانی نکرینه وقتی تو چیت آویده نا چی بیت نیکسر تو چیت جهی کریان بو ماوی که درش تو مینیت آویده بید گلک جارا تشنج لشیتا بگریتن و تو نشه خو در باس که رخدی آوه هر روز گلک جارا بید کسی که نخوش بیتن ایش شکلی های بیتن یا جه علاج کارینا بین بو نخوشی خو
وقتی کسی چیتا تاویدا او هزو او طاقت او هزو هنداب هست نابید یا قوت نابیدن که بشیتن خود در باز بکردن بر هندیت خازین هاولاتی اگر شرازای سر آوا جهت کی نبید یا شرازای سر آوا دوری نبید بلا پیچ رنگی کی ملوانی تاویدا نکرد وقتی چیتن جهت کی ملوانی جیب کردن بلا هندک هاولاتی الوری هبن یا جی تیم نقم وانید ملوری هبن جبو هنده دابشین هاری کاریاواب کن اگر ها تو کسک پار دا مل بندا و دوی که ملوانی قداغه کربون که خوشبختانه پشتیهاتی نه قداغه کردن هیچ حالتی که تو مار کردن ناف بندا و دوی که بتنی نهاتیه تو مار کردن کد سالا پار دا اف سالا جدا کو بریاره که اف جهت اشلای ریوبریا سکری دوی که اف جهت هاتیه ملوانی لهاتی نه قداغه کردن اف جهت خازین حوالاتی سردانا بندا و دوی که نکن و ملوانیت دانه کن اف جهت دیت گشته اوج در وی پارزگاه ها دوی که اف جوه که گلی زنت کل قضا کرده و هر روزا القضاء آمدیه که هندک جهت گشتیاری هنر و هر روزا زاخو کو خابیر زاخویا تیم من نقموان الوریت آمدنه بدوی هر حالتی که بن اکثر پیوندیه بجماره یک پنج بکن آنکو جماره 115 تیم مدل جهریدان آماده بن. زۆر باشە ڕێنمایەکان ئەم ساڵ هیچ ڕێنمایی یەکتان بڵاو کردوتەوە یاخود چۆن کار لەسەر ئەوە دەکەن کە هاوڵاتیان وشیار بنەوە لە کاتی گەشتکردن و بۆ ڕۆشتن بۆ ناوچە گەشتاریەکان کە دەیانەوێت مەلی تێدا بکەن هۆشیار بن بۆ ئەوی کە دووچاری شتی ناخوازراو نەبنەوە لە خنکان و لە کۆمەڵێک بابەت کە بەڕاستی زیانی تەندروستی هەیە بۆ هاوڵاتیان. بله اف جهتت کو بر چاف کو سالانه هولاتی داد خندقن متی من قنوان الوری آماده کرینه کو بردام رنمایت دنه هولاتی رنمایت دنه اف کسین گشتید کن هر روز جماروا یا الوری موجوده یا ویسیل سر بنگی کو بنگی ول سر تایبتی کو اگه بحثی خبیر زاخوب کن یا برانبر پرادلال سر ریباری بخو جماروا جیا به هر روز جمارا 115 کت جمارا یا ما یا کنترلی ریبریا باروانیا باجر دو که دانای پیدا بیتی سرتیبین مدلویر آماده بن هندک جهت هنه کو اشلای ما و هروس اشلای جهتین یه پیوندی دار و کو الویرا وکی همای هاتینا دیار کردن کو ملوانی الوجهت قداغه یا جهت ایکیره یا جینات بیت ملوانی الوجهتی داب کی هروس صار ما هاتینا بالا و کردن هروس اگ مد دیار کردن کل بندا و دوی که بنویساره که رسمی به اشلای ریوبر بندا و دوی که کو پرکا قایم مقامی و پارزگاه دوی که بندا و دوی که ملوانی هاتینا قداغه کردن پیچ رنگی ناچی بیتن حوالاتی بچیتا بندا و دو که ملوانیاب کرد برکو است آوی زور کم بویا وقتی کم بوینه که سالا پار رجاک زور مازنا سیمی تیمد من نقموانش آوی دا دری خستینه وقتی حوالاتی چید ملوانیات کرد او نزانیتن کد بن آوی دا چته ده هیا بید گله جرا پیتیب کفنه سیمی پیتیب کفنه تورن ماسیا یا جیب کفنه دارا یا کفنه تراشا و نشید خو قرطال بکرد و اف کس بیت خندقین یا جی کس کیل دورک گرم هاتی بنومونه دی بجین جدر و هرما کردستانی هاتی اف جهتی او ملوانیات داد کرد بیت آوا یا گرم بید یا آوا کار راست یای بید او دیشت ما که درش ملوانیات دای کرد ولی وقتی بنمونه تو چه جهتی که وک ریبار بیتن وک خبیر زاخ و گرم نمونه سر بینی آف یا بهسه و بیت آف چند تازی بیتن پتر کارت کرنل تب کردن یعنی تو نشه برانبر هزاوی آف خوب گیری ابجا اگر آف راستیای بید و ما که درش تو دیش ملوانیات دای کی ولی اگر آف او بیت او بچی تو نشه بو ما که درش ملوانیات داد کرد داد که گله جارت بیتن او هزتانه بیتن تو آف دا ما که درش بمینی و ببیت اگر تو خندقی و گیان خوش دست بده و گله جارت وک منافسات نبره گنجا داد انجام دان گله جارا دل جهت که بلند خوها وجیتن بیت سریف عرضه کی کویتان بیف عرضه کی کویتن یعنی جبو ما که درش گله جارا دوی کارت کردن آن کوه رای دوباره که جهت بلند خواه ویجیتن گله جای گیجبونه که دیو چه بیتن گله جا تشنجات بو چه بنا و همید بنا اگر کو حوالاتی بخندق زور باشه کاک بیار زور بس او هوکارانه کرد که کسی کیانه ده بهوی ملک کردنه و بلام چی گرنگە بۆی کە ئەو کەسانی لە دەوروبەرین زۆر جار ئەو کەسانەش دەبنە قوربانی کاتێک کەسێک کە خەریکە دەخینکێت برایەکی باوکی کەسێکی دەیەوێت ڕزگاری بکە ڕێنمایی چی بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەری ئەو کەسن کە لە نێو ئاوەکەدایە چۆن بتوانن پارێزگاری لێ بکەن و بە چ ڕێگایەک ڕزگاری بکەن لەوەی کە خەریکە دەخینکە ئایا ڕێگەی تایبەتی خۆی هەیەیان دەبێت چۆن ئەو کەسە ڕزگار بکرێت
بله هبویا البری 3 سالا کوک تا دا دیار کردن کسک خندقیه و کسکی دیدی دا چویا کوی قرطال بکت ملوانه بی اوج خندقیه و کسکی دی چویا حتی تقریبا رجاک زور یا کس حتی 4-5 کسک یک مواد خندقینه یک تواره کی چویا افجال وی حالتی اتخاذ وقتی کسک خندقیت اف کسک تواره چی دیت ملوان بیتن یا دوی سینگ بلانه چیته پشت و پشت چیته یا سه لازمه وری سک هبیتن اف جهت تو هندک هولاتی الوری هبم تایبتی نفت ترومبل دا یان جیف کسی چنه ملوانیا 5-6 کسک بن وقتی چنه گشته که کسک شوا وری سک ده هبیتن وی وریسی تایرک پیوگیری دا بیت یان جی چوبک پیوگیری دا بیتن و وی چوبی هوات ده هبیتن وقتی کسک پید ویهاری کاری بیتن هوجانه که تو بشت آویده تو پاویا بریو اب خود پیوگیریتن وقتی تو چیه کسی که توی ملوان بی لازمه پشت و پشت چیه و تو سینگ نچیه که خوب هاویتا استویتا بگیریت یا جی خوب هاویتا سرسریتا و تو چیت بنه آویدا نخی لازمه تو پشت چیه و تو رین ما بده یعنی تو بیجی چنینه پت خوب حرکینه دست خود سر ملیوی را ببی برای که درس و یا زانستی وی کسی قرطال بگه اگر ها تو واری سوفت شتلوی نبن حوالاتیا شیتک جیت هنر شیت که پشته اوی جل که کردواری کاک بێوار ئەو کەسەی کە دەچێت ڕزگاریەکانی بە شێوازێکی هادی قسەی بۆ بکات بڵێ مەترسایە کاریگەری دەبێت ئەو قسەکردنی کە بۆ کەسەی دەیکات ینی وای لێ بکات کە نەترسێت و نەشڵەژێت تاوەکو ڕزگار بکرێت لەو ئاوەی کە تێدایەتی. بله او زور گرنگه هر چند اف کسی کو کما قدامینت يعني خندقیتن او همین محاولات دیگه خو قرطال کردن یعنی هر کسی که بشید خو په وگریتن دست خودان دست سریوی د خو په وظاب کردن بیتوی کسی جلگه خو خندقینیتن بله الویر اف کسی چنه لازمه بنوید شرازه یعنی وقت تیم ما نقوم دم چنه هندک اخفنت هاده دبشید هاری کاریات کن هر روز اگر سفینه بلا مکویر هبی بلا مب کار بینن یانجی چوب اکیب کار بینید اف کسی چیته چوب اکیب کار بینید تو چیته اگر ها تو خوب ویش کسی جی وگرد اف کسی دانه بن آوانی دا اف کسایی نخندقیدن یان جی شیته که همین جلک کردواری البرهن شیت کل پشتهین شیت که یان دو پک وگریدن تشتکی بکتات ناف دا و کی پلا وگی بکتات ناف دا تشتکی بلمید کومینتر سر آوه و پاویت بروی کسی کو اف کسا خوبه وب گریتن و بیتن اما اگر تو ملوان نبی تو تواری چی بگومان بگفتی اف کسا ده خوب توگرید و ده توجی خندقی گل جاره هبیا ریدان میچوینه کسی که خندقی یه دوی تواری چون نه ملوان بویا و بشوازه که خلتی چی و سینگی چی یه اگر کو اف کسا جب خندقید لازم حالت تو صاد دو بن یا سه تواری بچن و بشین شوی که هاده دست خود سر استوی ربن و پشت بجنه ملوانیا بکه بس بیت خوب حرکت نیتن و بشوی که هاده وی کسی بدرخن یا باشتر اوه چوب اکیب کار بینن یانجی فلینای کار بینن یانجی دولکت آوه یت خالی قبق که تو گرتی بم کار بینن یعنی اف کسی چنه گشته که یعنی چناس ملوانی بردام و تزرع وانتش تهمی آبکرد وریز گل هبن چوب گل هبن جبهون دی اگر کسی پید ویهاری کاری بو در کسش لوان کسا و بیدا قرطال کردن. زۆر باشە باباسێک لەوەش بکەین کە تیمەکانی ئێوە چۆن هاوکاری ئەو هاوڵاتیانە دەکەن کاتێک تووشی مەترسی دەبنەوە لە کاتی مەلەکردندا و بە تایبەتیش کاتێک دەچینە وەرزی هاوینەوە کە هاوڵاتیان زیاتر خواستیان لەکردن هەیە و ڕووکردنە ناوچە گەشتیاریەکان هەیە تیمەکانی ئێوە چۆن توان هاوکاری ئەو هاوڵاتیانە بکەن بله تیم ما بردام هاری کاریا حوالاتیات یعنی کت سالا پار دا 43 حوالاتیش لای تیم ما بهاد بنا قرطال کردن اگر تیمت ما یه نقموان الوان جهت آنوان بیتن رجا خندقین گلک زیادتر لحاد با هر روز تفصیل جدا کو تایبتی تیم نقموان مال خابیر زاخور رو لکه زوری برچاف هبیه شاین گلک حوالاتیا قرطال بکن هر سال بندا و دو که کو بردام بلا ما ملویریه و تیمت ما نقموان الویرینه گرین رن ما دنا حوالاتیا لینا گرین کو ملوانیات جهت کیرداب کن لینا گرین کل بنده و دهوی که ملوانی آب کن هر سال همین جهت اوید هاتینا دست نشان کنش لای تیم ما و بل الویرا السر تیم ما بتنی آبید وینا وید حالاتی جی هاری کار بیدن حالاتی جی اگر ی ملوان نبید نه چت جهتی کیر حالاتی هک نزانید آوه چت دای بر خیزه آخ داره لازم ملوانیات دانه کردن کو تیم ما تیم نقموان البردام هر کسی که بچیت خابیر زاخو تیم ما نقموان دلویری بینیتن ویرا کسی چیتن ملوانیات کرد لازم آن تو چات آوه دا چه جهت که ودر بی کس وری نبید لازم هنده مروف وری هبن اگر ها تو چات آوه دا هر ایش جلتک هاتتا نخوشیک هاتتا ایشانک هاتتا خود آوه دا چی بین توی ملوانجی بس تو بخندقی افجال وری که هندک حوالاتی وری هبن دشین هاری کاریات کن تایبتی تیم ما نقم وانا اگر جهت ریدان آماده بن دشیم زیترین وقت هاری کاری حوالاتیان کن که هم خازین حوالاتی وقت چنه جهت کی نه چنه جهت کی ودر بلالوی جهت ملوانی کن که تیمت ما نقم وانا تایبتی الخابیر زاخ
خو کو سالانه گلک رجا خندقین لی پیدا بید اف جهت تیمت من نقموان لی هبن بلال ویر ملوان یاب کن اول جهت برنجی هیچ رنگی که بلا خونه هاوینا طاویدا گل اگر منافسات تا کردن شرطانه هاتی کردن ناف برا هند گنجا دا بوی اگر هند گنج کو خندقینه اش اگر هند کو منافسات ما برا دا چه بوی کدی کی پتر مینتا طاویدا یا کی دشت خابیر زاخو خلاص کردن یا بو که درج دی مینتا دا یا هر آوا که هبیتن گل اگر بوی اگر افحولاتی خندقینه زۆر باشە کاک بەوارێکێکی دیکە لەو مەترسیانەی کە ڕوودەدات لە ناوچە گەشتیارەکان لەو ناوچانی کە سەیرانی تێدا ئەنجام دەدرێت مەترسی ئاگرکەوتنەوەیە کە گرنگە هاوڵاتیان چۆن ئاگاداری و بابەتانە بن و ڕێنمایەکان چین بۆی کە شوێنێک بەهۆی کردنەوەی ئاگرێک و یاخود کەسێک دەوێت خواردن دروست کات گۆشت ببرژێنێت چۆن ئاگاداری ئەو بێت کە ئەو ناوچەیە ئەو شاخە بە تەواوەتی نەسووتێت. بله راستی سالانه کاریدان سوتن بوم پیداد بن کو پارجی رجا زوریا دارستانه هاتا سوتن کت افساله جدا هر چند حتی نوکه باشه رجا سوتن این دارستان و یه پیشو پلخی گلک کمن بر بیتن وان ده روزای و دست بیب که کو پیشو پلخی بهیم ویره کت پلان آره و بریا براوانیا باجری دوی که دا 28 تیم ما بلاوی کرینه جبو هوا درینه وان جهت بن گهت مل دیر بن اگر هاتو دخل دانه هاولاتیا ریدان کایگیری پیدا بو یا اگر بربو پریزه یا بربو داخلی یا جهی کبزیترین وقت اف تیمه یا نزی بید گهتا جه ریدانه بل الویرل سر حوالاتی جیا فرارین ماید مب کاری بینن وقت جوتیار داخل خود درید پیچ رنگی بلا پریزه خو نسوجید گلجت بیت اگر چید بیتن یه جیرانی وهش تا داخل خو ندریه بیت اگر داخل جیرانی بیت صوتن نا بر جوتیاری بو جوتیاری لازم ترکتری کلانک بیت انجام دان آخرش در کویت اگر ها توریدان اگری پیدا بود دب گهتا جه و آخرش او بومرید اگر نه ومرید گل اگر کیم بیتن حتی تیم ما جه ریدان بندشم صنایع کنترل سر کن یا چی تانکره که آور هبیش لای حوالاتی و دشب صنایع کنترل سر کرد نو برا اف جهت دخلدان لهاتیا چاندن اون نو برا جاده گل اگر پیش و پلخ لشین بی لازم به شفره که اف جهت همه به تپاقش کردن جبو هندی اگر ترومبل که لگ دا اگر بر بو ترومبل دا نبر بیت پیش و پلخ نبر بیت دخلدان حوالاتی و دا نبر بیت دارستان هر روز سایان کسی که قب که جگاری گل اگر شوفر که نفره که قب که جگاری پنجره دا ها و چوناف پیش و پلخ بیتن پیش و پلخ بر لوا جاده ابسوجیتن و گهتا دخل دانه حولاتیا افجال فرال بر لیون جاده همی بنا پاقش کرن خطوط النار که هلن آگری بین چه کردن هر روز جهت دارستانه هر روز جهت اویدنیت کشتو کالجی جبهون دریدان آگری پیدا بی صنایع کو کنترل سر بیت کردن و یا فرج حوالاتی وقتی گشتید کن هیچ رنگی که اینا چه بیتن تو آگری هل که چبو چای بی چبو وخار بی حتی تا چکر وی جهت بی یه ودر بیتن نزدیکی آوای که بیتن یا انجی پیشو پلخ روان جهت آن بیتن جبهون ده وقت ریدان که آگری پیدا بو داتو بشه کنترل سر بی که یا انجی وقتی تو ترمبل خود راستی نه چه بیتون نف پیشو پلخی براستینید بید گله جارش اگر گرماتی یا اگر برو پیشو پلخی توی چوی گشت اکیان توی چوی چیای اگر بر بیت پیشو پلخید بیت ترومبلات جی نفدا بیت صوتن هر روز وجود یا رجینا چی بیتن اگر بیت حل کردن چه بو چای بیت چه بو وخارنی بیتن لازمه لویره جوتیاری هشیار بیتن یعنی 24 دم جمعه در راسه کار کرد نخیر لازمه بیان در راسه بیت دان جبو هند داریدان آگری پیدا نبن هر روز انا چی بیت تفنگ بنا هاوتن گله بنا هاوتن یارین زاروکا چند ناف جهت دارستانی بیت ناف پیشو پلخی بیتن هر روز ناف دخل دان حوالاتیا بیتن جبو هند داریدان آگری پیدا نبن کو سالانه راستی گلک ریدان آگری پیدا بتین دارستان و چای گل جارجا کزورا داروباری دارستان ته سلطان ته شوتاندن ویرا پلیس ما گلک ماندید بید گلک زحمت بینیتن حتی چه سری چای گلک جار خارن و بید و خارن و بید خارن و خارن خو همه ده خود و ده و خود چینکو هست لش طاقت نامیتد لشی ویدا گلک جار کو فروکن پاریزگاه دوی که هر چند کاریوانی نه کاریوا قرطال کنه برای سالانه تن هری کاریا تیم خدمت کن رجا کزورا دارستانش لای تیم فروکوانی پاریزگاه دوی که هاتینه کنترل کردن کت افصال دا تیم براوانی باجری هفکاری گل تیم فروکوانی پارێزگەها دو که دگل تیم پشمرگ جنگه گل پلیس دارستان هر سال گل فرمانگاه جنگه ما پلانک دانه هر دانه کاگیری پیدا بید اما یک تیمک هم همی رو بری پیک و بشین پلانک بدانین کو بزیترین وقت افاگیره بیت کنترل کردن و افاگیره برفره نبیتن جبهند کو سالانه رجا زورا دارستان تتا صوتن گلک جارت بیتن اگر برفره
بی پروژه مایا پیو تیم منشونه کنترل سر بکند اوجیش برگل اگر گل جهت هنند جهت هنند بیتن اشلای فروکن رژیم ترکیه و تا بردمان کردن و ریدانگیری پیدا بید تیمت ما نشیم چنه جهریدانه اگر چنه جهریدانه جنود کفتات ماترسیه دا بیت اف جاره کدی بیت بردمان کردن و هر روز گل جهت وید پکیکلی ریدانین آگیری وقت لی پیدا بن هیچ رنگی رينادنا بوليس المقدي بوليس ما بشتا جهري دانش لا يوفر يجري لتتكرن يعني جانا بوليس ما هش لا واجبت كفتات ما ترسيداش لا اجري بخوجيت كفتات ما ترسيدا وقت ريدان اجري پیدا بيت قال جارا بوليس ما بريندار بيت بوليس ما سوجيتن قال جارا ديبشك مارا بوليس ما ودا قال جارا شوا طاريه بوليس ما يچو جهري دان حتى دو شوي سي شوي مال چيا مال عقاري افجل فيرت خازين حالاتي وان کار هميال برچا فال گرن پیج رنگکی بلاش قصد اجري نبردن دارستانه نبردن پیش و پلخی هر روزا بریمایی که خو وقت اگری که هل کم بین و مراندن قب که جگارا و تونک و گلنه نه هاوتن ناف دارستانی جبهند داریدان اگریت مازن پیدا نبن کاک بیوار با اما بیت دو پرسیارم بو برستان که لکوتایی دا چ پیشنیاریتان هەیە بۆ هاوڵاتیان کاتێک گەشت دەگەن بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو مەترسیان نەبنەوە کە لەو شوێنە گەشتیارانەیە هەیە و بە تایبەتیش مەلەکردن. بله خازم هر کسی که سردانا گشته بکتن وقتی ترمبلا خود راستین ترمبلا خود جهت که راستین بلا خیز و آغ بیتن اگر هاتول دارستان بی ناف پیش و پلخی بیتریدان کاگیری هاتو پیدا بود بی ترمبلا ناف پیش و پلخی بیتریدان آگیری پیدا بیتن هر روزا وقتی چیتا جهت که چند کسی بگ دبن شرازیل سر آوا دوری نبید بلا ملوانیات آوا دوری دان نکتن هر روزا چوب اکل گر خوبت وقتی چیتا سر آوا که وریس گل بیتن و کو چیتا سر آوا که ویرد کوباب هیچ رنگی که مشغول نبن مجیل ببن و زاروکتوا چنات آویدا بیت اگر گل جاره زاروکت خندقن یان دی کوباب یان جی برایت مازن گل جاره پیش چاوید زاروکی دی چید ملوانی کت آویدا و اف کسه دیش ویره این دی چند زاروک دی هزار کتوی جی او هزو او شیانه وکی وان کسه مازنی تن یه چوی دخو آویدا گل جاره بیت اگر کو اف کسب خندقن ابجد خازم رین مایت ریو بریا باروانیا باجر دو که کار بینن هر روز هر ریدانه که پیدایی پیوندی بجماره 115 بکن و خود دیر بخن شوان جهت سالانه کوریدان خندقین لی پیداد بن جبهند داجیان حولاتیان یا پارستی بید. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بێوار عەبدولعەزیز کە وتەبێژی بەرگری شارستانی دهۆکە سپاس بۆ کاتی بێمە بەخشی سپاس بۆ ڕێنمایەکانە هیوادارین هاوڵاتیان وشارتر بن و ڕوبەڕووی ئەو بەترسیانە نەبنەوە. وەڵازان و خۆشەویستان هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجە ئەزمموی کارمەندێکی بۆ باس کردوین کە خانمێکە ماوەی چەندین ساڵە کار لە تەندروستی منداڵان دەکات و زۆر دڵخۆشەوە پیشەکەی و ئەو باز لەوە دەکات کە ئەو کاتانی لەسەر پیشەکەیەتی وە خزمەت بە منداڵان دەکات زیاتر دڵخۆشەوە ئاسوودەترە پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەیەوە. بنای خواهی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانکەین بەخێربێن سەرچاو. یەکەم جار من ناوم ئەسمەر میرزا نادر لە 93ەوە دەوامەکەم لە 2012 لێرە دەوامەکەم لەم بەشە بەزە 93 لە تەزمیت بووم. تبیانی ساعت 8 بۆ 12 بۆ یەک ئاوە داوامەنەوە تا داوام تەوا بێت. یەکەم جاری دووشەمان مناڵی تازە لە دایکمان بۆیێت دوای 24 ساعت کوتانی بۆ ئەەکەین سیرێکن BCG هەیە لەگەڵ کەبەدی مناڵ و قەترە بەدەم BCGەکە لەسەر شانی چەپی دەین کەبەدەکەی لەسەر ڕانی چەپی قەترەکەش دوو قەتر ئەکەینە دەمی ئەنجە ئەم ناڵە سیرێکین ئەگەر وەسعی ناتەوا بوو زرد بوو بۆی ناکەین مەوعیدێکی بۆ دانین بە دایکەکەی ئەڵێن چی و چی بێەوە کە یاوەتە نابێ گەرمایی زۆری هەبێ زوو شیری باتێ و مرتاح بێ هەتا مەوعیدێکی بۆ دانێ چونکە کەبەدەکە ئەگەر بێ بە یەک مانگ و یەک ڕۆژ بۆی ناکرێ دوای دوو مانگمان بۆیە پێنجی بۆ ئەەکەین لەگەڵ ڕۆتا و قەترە بەدەم
ئێمە گەزازیشمان هەیە بۆ ئەو حامیلە و ئەوانی کە سکیانە بێت لە دووجار لە سەر حامیلەیەکە کوتانی بۆکەن لە قۆڵی چەپی ئەڵم 24 ساعتی یەکەم مەی جوڵێنە و تەڕیمەکەوانە وەڵا هەر لە نەوەسیەوە داوامەکەم هینی بەس حەزم لە داوامەکەمە ئیسە گوێم لێنێ بەنی تا بای مەغریب لێرە بەس مناڵ بەکتم کێشەم نییە حەزم لێتی بەدەست خۆنی ئەنج بەچیش پەسم بەژنوش زۆر جار پێڵم چەند جارێ پێڵم ئەو مناڵە تون بگیرە لە ئەسنای دەرزیەکە بەریەدا بۆ خوا و پەسمەکەم یا دەرزیەکەم بۆ کردگاڵم بێ زەحمەتمەی خرە سەرخا با لە سەرخاتی نەڕاڕێک لەوێ ئەڕات ئەوەش بۆش زۆر پەسەوە ڕۆژێ بووم ژوورە زۆر خەڵکی لێ بوو بەس خۆم بووم مڕازی ئەهات و مزمەکەش خێزانی لەوێ ئەبێ تر هەر مناڵ هات و ژنەکە مناڵەکەی پێ بوو هەر بۆم کوتان بە زێماتۆ پیانە دوای پیاوەکە ڕۆژ شکاتی کردم ترەوە حەقەت لەوێ هەموو جارێکە تەلەفۆن مەکاڵم تۆی ئەوە بووی کە شکاتە کردم مەڵە بەڵێ وەڵاوتی بۆچی زوو بۆ خێزان و دەرزی نەکرد من هیچم لە دڵانە بۆ نەمزانی وان کە لەوێ دانیشتون ئەمەی کاتن وتە مناڵێن پێ گونە حەبابویان کەم ژوورەکەم قەرەباڵغ بوو بەس ئەوە گینە مڕاج ئەو شت خۆ قسەکەن بەرامبەرمان بزیتر زۆر جا قسە ناکرد خۆشەویستان لە تەوەری سێمدا باز لە پرۆژەیەکەکەین پرۆژەی باڵاپۆشیە خۆشبەختانە ئەم پرۆژەیە لەلایەن ڕێکخراوی خوشکانی کوردستانەوە ئەنجام درراوە کە سەر بە کۆمەڵی دادگەریە کە پرۆژەیەکە تایبەتە بە باڵاپۆشان ئەمەش هەنگاوێکی زۆر باشە بۆ هاندان و بۆ جێبەجێکردنی فەڕیزەتێکی خوای گەورە کە ئەویش حیجاب و باڵاپۆشیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە لە ناوچەی پیرەمەگرون ئەنجام درراوە ئەمڕۆ باس لەم تەوەرەیە دەکەین و زیاتر دەربارەی پرۆژەکە دەدوین لەگەڵ خاتو بەناز عومەر خاوەنی پرۆژەی باڵاپۆشی بەناز خان بەخێر بێ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون کە لە پیرەمەگرونەوە هاتووی ئامانسان لەو پرۆژەیە چی بوو؟ سلامت يا ربي إن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم كم إما أوي راسي بك كجرينجي لم بروجدا أوي كخوي جورا فرضي كردو لسر همو خان مك بالا بوشين وخوي جورا خوي القرآن بيروزاد فرمي لسورة أحزاب يا أيها النبي قل لأزواجك ولبناتك ونساء المؤمنين يدنين عليهن بجلابيبهن يعني أما فرمي أي پیغمبر صلى الله عليه وسلم بخزانة كانت كانت بأفرتاني إيمان دار بلن بخويان دا بوشن بالا بوشي بكن لبردو هوكار قرينجي ألم دايا ذلك فلا يعرف أنه بو أوي قرينتيو بي بناسرينو يعني سبحان الله إنساني إيمان دار ببوشاكك أناسريتوا سیمای ئیماندار لە ئافرەتدا پۆشاکەکێتی چۆن کاتێکە لە نەخۆشخانەیەکە دکتۆرەکان جلەکەی جیاوازە خوێنکار یعنی کە ئەزانی لەم خوێندنگایە مدیرەکەی ئەڵە ئەم جلە ئەبێ بپۆشی ئەگەر جیاواز بێت یعنی ها بە شتێکی وە هەژمار ناکرێت کە لەو خوێنکارانە هەژمار بکرێت یا خوای گەورە دەفەرمێتی فەلا یؤذەنە بۆ ئەوەی تووشی گرۆگرفت نەبن بۆ ئەوەی تووشی یعنی ناڕەحەتی نەبن بۆ ئەوەی پارێزگار بن بۆتان بۆ لە شوێ هەم لە دنیا و هەم لە قیامەتدا چونکە بەڕاستی پۆشاک پارێزەری ئافرەتانی بڕوادارە وەکو قەڵغانێک وایە بۆ تیری شەیطانی نەفرەت لێکرا بۆ دینی یعنی بۆ تیری دینی ئەوانەی کە زد دینی ئیسلام دەکەن هەم خوای گەورە لە دنیاش سەرکەوتووی ئەکا هەم لە قیامەتیشدا وەکان الله غەفورا ڕەحیمە بەڕاستی خوای گەورە لێبوردێ و میهرەبانە خاتو بەنازەوە لە ڕوانگەی ئەم ئاەتانی خۆی باڵادەستەوە ئەوەتان لا دروست بوو کە گرنگە لە ناوچەکەی خۆتان و ئەو شوێنی کە تێدان واجبێکی شەرعیە کە هەستن بەم جۆرە پرۆژانەوە کار لەسەر ئەم پرۆژانە بکەن کە خوشکان و دایکان و کەسانی کە باڵاپۆشتین یاخود باڵاپۆشن بە شێوازێکی کەم کورتی هەیە لە باڵاپۆشەکەیاندا ئەم جۆرە پرۆژانە ڕابگەێنن لەو ناوچێدا بەڵێ ضرورە چونکە لەبەر ئەوەی ئێستاکانە وا ضرورە ئێمە وامان کردیانی هەر بە زۆر بەوتن نابێت یعنی یەک فەرمودەی پێغەمبەری خوامان هەیە ساسم کە دەکەن ئەدین و نەسیحە بەڕاستی دین ئامۆژگاریە ئامۆژگاریش لە چێوەی لە دڵسۆزیەوە ئەگەر تۆ دڵسۆز نەبی بۆ کەسەکە ناتوانێت ئامۆژگاری بکەیت یعنی ئێمە هاتین بە کردار بیسەلمێنین یعنی ڕای گەیەنی نەک هەر بەوتندی پۆشاکەکە بکە و فەرضۆ ئێمە وتمان بە بەکرداری بێ بۆ ئەوەی زۆرترین کەس
بڕیاری خۆی بدە سپاس بخوا ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ڕامانگەیان کاتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ڕاگەیان بەڵێ لە 15 ڕەمەزان پێش ڕەمەزان ئیشمان لەسەر کرد بەس لە 15 ڕەمەزانەوە بڕیارماندا ڕیکلامان بۆ کرد سپاس بخوا ڕۆژانە خەڵک پەیوەندی پێوە ئەکردین هەتاوای لە هات ڕێژە بەش کەواتە ئەو کەسانی کە بەشدار بوون کە بوونە باڵاپۆش خۆیان پەیوەندیان بە ئێوە دەکرد بەڵێ خۆیان پەیوەندیان پێوە کردین و چکەیمە ڕیکلامان بۆ کرد و ژمارە تەلەفۆنمان بڵاو کردەوە بەدەمەوە هاتنی ئەو خانمانە چۆن بوو پرۆژەکە یعنی زۆر بە خۆشحاڵیەوە ینی هەتا دوای پرۆژەکەش زۆر لە خوشکانی تر پەیوەندیان پێوە کردوین کە ئەڵە حەزمان لی بووە نەمازانیوە کە ئەوە ینی هەندێک بۆ ئەگو نەگەیشتۆتەکە دەزانم لە پرۆژەکەدا ئێوە باسی چیتان دەکرد چیتان پێشکەش بەو کەسانە دەکرد چالاکیەکتان هەبوو وتەمان وتی بە خراتنمان هەبوو پاشان چەند وتەیەک لە سەر شێوازی کاوەی کە بۆ ئافرەتان ئایا حیجاب فەرزەیانە و پاشان وتەیە کە ئەمڕۆکانە چۆن ئێمە ئافرەتان خۆمان بدینەوە ئەوتانە لە مامۆستایانی ئاینی و بەڵێ لەلایەن مامۆستایانی ئاینی و کەسانی بەتوانە بەناسخان کێ هاوکارتان بوو لەم پرۆژێ ئایا تەنها بە هەوڵ و تێکۆشانی بەڕێستان بوو یاخود کەسانێکیش هاوکاریان کردی چکە پرۆژێکی وە ڕەنگە کارکردنی ئەبوێ و ماوەیەکی زۆر هەنێ زانیاری بەدەست بخەی وە کۆمەڵێک چالاکی دانی ئەمانە چۆن ڕوویدا خۆی ئەمە یەکەم قۆناغمان نەبوو بەڵێ 2 ساڵ پێش ئێستا پێش کۆرۆناکە ئەو کاتەش خۆم و کە ڕامگەیان سواز بخوا و کاتە 20 خوشک بەشدار بوون یعنی کەم بوو ماوەی یینێکی کەم بوو بەڵام لە دوایەوە کە کۆرۆناوشت بەسەدا هەر ڕامان کرد دوایەوە کە دەستمان پێکردەوە پێش ڕەمەزانەکە سپاس بخوا هەر لە خوشکانی ئەنجومەنی کۆمەڵی پیرەمەگرون کە هاوکارم بوون وتمان باو پرۆژە بکەینە چەند باڵاپۆشی لە خۆ دەگرت ڕێژەی بەشداربوون 6 باڵاپۆش بوون کە پەیوەندیان پێوە کردین بەڵام زیاتریش هەبوو بەس ئەوە تەمەنەکان جیاواز بوون بەڵێ تەمەنی جیاواز هەموو تەمەنێکی یاتیدا خاتو بەناز دەمەوێت ینی ئەو کەسانی کە بوونە باڵاپۆش و دواتر ئێوە قسەتان لەگەڵا کردبوون فیدباکیان چی بوو ینی چۆن دەیانڕوانیە ئەو باڵاپۆشی ئەو جلێکە لە بەریایەتی بە بەراورد بە پێشووتر کە ئەوەندە ئاگادار بن هەر کەسێک هەر خوشکێک ئەمە دەپۆشێت دەرونی ئاسوودە دەبێت خۆی گەورە شتێکی تایبەت دەخاتە دڵیەوە لەگەڵیشیدا بەڵێ یەکێک لەوانە کە پرسیارم لە خوشکێک کرد کە لە مانگی ڕەمەزاندا لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانەوە یعنی کە لەچکەکەی کرد بەسەر وتی داینانێمەوە ینی هەتا ماوەشدا کە پرسیارم لە کەوتی زۆر کەسێکی ئاسوودەم ئەجا هەز ئەەکەم خۆم بە پێ خۆشحاڵ ئەزانم ئەجا دڵم خۆشە ینی ئەڵێ زۆر مرتاحم ینی سبحانەڵڵا باڵاپۆشێکی چۆنیش یەکجاری کە کردی نەک ئەوە شتێکی ئاساییەک خرد لەچکەکە نایەک بێتەواوەتی باڵاپۆشەکەی کرد و زۆر خۆشحاڵیش و ئێستاش سپاس بخوا خۆی پەیوەندیم پێوەکە ئەڵێ ئەمە بێمە دەرسەوە بێمەوانی ئاینیەوە ینی ئەمە یعنی جێ خۆشیە بۆ ئێمە ینی دڵمان پێخۆشە بۆ شتانە بە تایبەتی ئێمە خۆن چۆمان پێمان خۆشە بۆ خۆمان ئاوابین بۆ بەرامبەرەکەشمان ئەپێ وابین چەند گرنگە خوشکان ئەنی ئەمە بکەنە پێوەەر ینی هەست بە واجبێتی ئەم جۆرە شتانە بکەن ینی ئاگاداری خوشکەکەی بە ئاگاداری هاوڕێکەکەی بێ ینی ئامۆژگاری بکات کە بەوەی کە بێتە سەر ڕێگەی ڕاستوە باڵاپۆش بێت واتە ئەمە ئەم وەکو شێوازێکە لە شێوازەکانی بانخوازی کاری چاکە کە واجبە لەسەر خوشکانیش تەنها بۆ نەبێت کە خۆی حیجابە و لەچکی بەسەر بەڵام گرنگە کاریگەریشی هەبێت لەسەر دەوروبەرەکەی بەتەکیید بەدڵنیاوە ئێمە سپاس بخۆیانی کە ئەومان ڕاگەیانە پرۆژەکە و خوشکانە لەگەڵیان بەشدارکەین ینی ئەوەنێ خوشکان پێشویە بخەین نەخێوانەی ئاینیان بۆ دادەین سیمیناریان بۆکەین ئیشاڵڵا بۆ هیوای بۆ ساڵێکی تر هەر یەکێک لەو خوشکانێک کە بوونەتە باڵاپۆش یە هەر دانێ کە دە کەسی تر بکەنە باڵاپۆش یعنی ئیشاءڵڵا بە ئیزنی خۆی گەورە یعنی ئەمانش بەڵێ هەدەفیان هەیە یەکێک لەوانە وتێتی من ئەمڕۆکانە کە باڵاپۆشیم کرد هیوام وایە زۆربەی برادەرەکانیش بکەمە باڵاپۆش هاوڕەکانم بکەمە باڵاپۆش شتێکی خۆی بەناسخان وەک دەزانین لەم ساڵانەدا زۆر گرنگی دەدرێت بەم جۆرە پرۆژانە و هاوڵاتیان زۆر جار دەڵێن ئەمە وەکو دروشمێکی لێ هاتووە ینی جیاوازی چییە ئایا بڕاستی ئێوەش بە دروشمێکی ئەبین ڕاو سەرنجی ئێوە کە کارێکی لەم جۆرە ئەنجام دەدەن کۆمەڵە خانم دەبێتە باڵاپۆش ئەگەر بێت و ئەم خانمە بەڕاستی نەشبێتە باڵاپۆش ئایا هاتنی بۆ ئەم جۆرە چالاکیانە و ئەم پرۆژانە بەڕاستی خۆی ئەهەمیەتێکی هەیە ڕاو سەرنجی بەڕێستا لەسەر ئەم بابەتە چۆنە بەڵێ ڕاستە یعنی ئێستا کە تۆ پرۆژەیەکی ئاوا ئەگەیەنیت ینی لە زمانی زوودا ئافرەتان خۆیان لەچک بەسەر بوون ینی ئەوە نەبوون وەک ئێستا کە سفوری بەو شێوازە بێ کە ئێستا ئەکەی بینی تۆ پرۆژەیەکی ئاوا ڕائەگەیەنی کە خوشکان پەیوەندی پێوە ئەەکەن ینی ئەمە مەسەلە نییە بڵێ تەقلیدێک بێ نەخێ
ئەمە تەقلید نییە ئەمە هەم هەندانێکە بڵین بۆ خوشکان بۆ بڵێ هەم گەیاندنی پەیامەکەی خی گەورەیە هەم هەندانێکیشە بۆ خوشکان کەعنی کە لەم ڕێگایەوە چانی تۆ سەیریکە ئێستاکانە باڵاپۆشی بەڕاستی گرنگی خۆی هەیە هەتاوەکو نەبیتە باڵاپۆش نازانیت تام و چێشی ئەوە چیە چونکە خی گەورە ئافرەتان زۆر ڕێزی لە ئافرەتان ناوە یعنی ئافرەتان ناسکن جوانن خۆشەویستن لای خی گەورە یعنی بۆ ئەوەی ئەم خۆشەویستی جوانی خی گەورە گرنگی پێداوە بەچی بە پۆشاکەکە یعنی هەموو ئافرەتان خۆشەویستن لە لامان هەموو ڕێزیان هەیە تەنانەوەی کە سفوریشن بڵێ لەوێ زۆر کەسیشمان هەبێ نوێژ ئەکات بە تا یعنی عیبادەتێکی زۆریشی هەیە بەس لە ڕووی باڵاپۆشەکە لەوێ چەند جارێکیش پەیوەندی کردبێ توێتی ئینشاءالله هیوام وایە ببمە باڵاپۆش ئەو بانگەوازیتان بۆ پرۆژی باڵاپۆشی ئێوە چۆنی ڕاتانگەیان هەر لە ڕێگەی سۆشیال میدیا و یاخود چۆن ڕاگەاندتان بۆ کرد و بانگەوازتان بۆ کرد کە خانمانی دیکە بێن و بەدەم پرۆژەکەتانەوە بەشدار لەم پرۆژی ئێوەدا بەڵێ ئێمە لە مانگە ڕەمەزانی پیرۆزدا ختمێکمان هەبوو لە ئەنجومەنی کۆمەڵی پیرەمەگرون لەوێ ڕامانگەیاند و پاشان بە لە ڕێگای ڕیکلامکردنەوە ئەوانەمان بڵاو کردەوە سپاس بۆخوا ڕۆژ بە ڕۆژ خوشکان پەیوەندیان پێوە ئەکردین هەتا ڕێژەی بەشداربوانمان زیادی کرد و تەنانەت لە نیوەی یعنی ئەو ڕۆژی پرۆژەکەش زۆر کەسی تر پەیوەندی پێوە کردین بەس کاتەکە درانگ بوو نەمانتوانی یعنی بانگیشیانکەین و دووەمیش لەوانە کە زۆر خەڵکی پیرەمەگرون زۆر خۆشحاڵ بوو یعنی کە ئەو پرۆژەیەمان ڕاگەیان سپاس بۆخوا زۆر خەڵک هاوکارمان بوو زۆر خەڵک یعنی دڵخۆشی خۆی دەربڕی بە برایان بە خوشکان زۆر ئامادە بوون لە شوێنی ئاهەنگەکە جیاوازیەک هەیە لە ئەگەر بۆن نە پرۆژێکی وا لە سنتەری شارە ئەنجام بدرێت لەگەڵ شوێنێکا کە پیرەمەگرونە جیاوازیەک هەیە لە ئەنجامدانی ئەم پرۆژانە لە شوێنە جیاوازەکانە ڕەنگە شار قەرەباڵغتر بێ کەسانێکی زیاتر بیانوێ بەشداری پرۆژەکە بکەن طبعا بەڵێ و تاکەمێکیش وەلان درراوە ینی بۆ ناوچەکان وەلان درراوە زیاتر جەخت دەکرێتەوە سەر شارەکان کە خەڵک بەشدار بێت زۆر گرنگە وەکو خۆت ئاماژت پێکرانی لەناو شارەکاندا لەبەر ڕێکخراوی زۆر هەیە ڕێکخراوی ئیسلامی زۆر هەیەەوە لایەنەکان زۆر سەبارەت بە ئەو پرۆژانەی کە پێویستە بە باڵاپۆشە بەڵام لە هەمووی گرنگە لەو ناحیە و لەو گوندان لەو شوێنەش ینی زانیاری زیاتر لەبارەی ئاینیەوە باری باڵاپۆشیەوە بدرێت بە خوشکان و خانمان لەو دەڤەرە و سنووری ئێوەدامە تا چەند گرنگە ئەنجام بدرێت تا زۆرێک گرنگە ینی کە ئەیبینی ئێمە ئینشاءالله لە بەرنامەماندا هەیە بۆ ساڵی داهاتووتر نەکرد تەنها پیرەمەگرون شارەکانی تریش بکەینە ناوە ڕێکلام بۆەکانی تریش بکەین بۆ ئەوەی هەموو بەردەوام بین ئینشاءالله هەر ساڵانە نەک بە شەست خۆش بەدەیان شەستی بێتە ناومانەوە کۆمەڵی دادگەری تا چەند هاوکار بوو بۆ ئەم پرۆژەیەتان ئەسپاس بخوا هاوکارمان بوو دەستیان خۆش بوو لەشان ساغ بێ و هەر لە تەنانەت لە ئەنجومانەکەی خۆمان بەشی کارگەرانی خوشکان کەوانیش هاوکارمان بوون لە پرۆژەکەیە من دەستخۆشیان لە یەکەم ئەوانی کە هەموو هاوکارمان بوون بەناسخان ئایا هیچ چیرۆکێک هیچ هەڵسوکوتی کەسێکی تر سەرنجیاوە یاخود بۆتەجی سەرنج لای بەڕێستان کە بۆن منە ئەوەندە دڵی بۆ باڵاپۆشی خۆش بێ و چەندین جارویستی بێتی بەڵام نەیتوانیەوە لە ڕێگەی پرۆژەکەی ئێوە ئیتر ئەمە دامەزراوێکی پێبەخشی بێ و بتوانێت بەردەوام بێ لەسەر باڵاپۆش بوونەکەی بەڵێ تێماندا بۆ خوشکێک لەوانە کە هەتا ئێستا ئەیگوت من نەمزانیوە کە نزیکبوونەوە لە خوای گەورە بۆ سەرپۆشەوەم بێ یعنی تی ئێستا هەز ئەەکەم کە لە خواوە نزیکم کە ئەمە زۆر سەرنجی منە ڕاکێشان زۆر وتەی جوانی گوت لە هەموویان زەڕورتر کەوەی بەلای منەوە گرنگ بوو ئافرەتێک هاتە پێشەوە ئەو ئافرەتە خۆی هەر باڵاپۆش بوو بەڵام وتی ئەمێ بەشداری بکەم لەو باڵاپۆشینە وتم تۆ چەندێک کە باڵاپۆشی تی دەمێکە بەڵام بەچی لە ڕووی مادی یعنی لە ڕووی مادی من ئەمێ بەشداری بکەم لەو باڵاپۆشە بەچی بەها یعنی 2000 تەبە کە زۆر ئەو کەسە لە ڕووی مادیدا لاواز بوو کە ئەم 2000 ناوتی با بکرێتەوە پرۆژەوە یەک شتی وتی خۆی گەورە خۆی فەرموویەتی هەر کەسێک لە دنیادا پۆشاکێک بۆ خوشکێک بکڕێ بۆ کەسێک خۆی داپۆشێ خۆی گەورە لە ڕۆژی قیامەت لە ئاوریشمی بەهەش بێ بەشی ناکە یعنی ئەمەش بەڕاستی زۆر گرنگ بوو لە هەمووی گرنگتر کە شوێنەکەی کە ئاهەنگەکەمان تیا کرد مزگەوت بوو جیاوازتر لە هەموو شوێنان خاتو بەناز دەبێ بزانم لە کۆی ئەو پرۆژەی کە ئێوە پێشکەشتان کردە بۆ خانمانە چی زیاتر ڕۆڵی سەرەکی هەبوو لەوەی کە خانمان ڕابکێشێت باڵاپۆش وتە و وتارەکانی مامۆستانی ئاینی و کە بەشدام لە پرۆژەکەتاندا یاخود ئێوە چ کارێک دەکەن بۆی کە زیاتر خانمان بێن ئەم بڕیارەدەن کە بەشێکی زۆر لە خانمان پیان وایە بڕیارێکی قورس بێت ببن بە باڵاپۆش واتە دەبێت کاریگەریەکی زۆر باشە بێت لەسەر دڵ و دەرونی و کەسە کە بێت و
ڕای خۆی بگۆڕێت کە تەواوی جلوبەرگی بۆ تا هەتایی بگۆڕێت. ڕاستە ئێمە لە پیرەمەگرون سپاس بۆخوا زۆر مامۆستایمان هەیە بەتوانان کە لە وانەوتنەوەدا بە تایبەتی بانگەواز و پەروەردە کە ڕۆژانە سپاس بۆخوا زۆر لە خوشکان پەیوەندیمان پێوەکەن بۆ وانەی ئاینی و داوایمان لێکەن سیمینارمان لێکەن یعنی سپاس بۆخوا ئەوە ڕێگە خۆشکەرێک بۆی خوشکان ئاگادار بکەینەوە و زۆربەی ئەو مامۆستایانی کە دەرسیش ئەڵێنەوە لە لامانن بابەتێکیان لەسەر باڵاپۆشینە. یعنی ئەوەش بەڵێ ڕێگایەک بوو بۆ ئەوەی کە خوشکان زۆرترین پەیوەندیمان کاتە پاڵەرەکە ئەوەیە کە زیاتر ئامۆژگاری و بەشداریکردنی هاوڵاتیانە لەو چالاکیانی ئێوە ئەنجام دەدەن. سپاس بۆخوا هەر چالاکێکی ئێمەی خوشکان لە پیرەمەگرون ئەنجامی دەدەین زۆر بە پێخۆشحاڵێەوە خوشکان لەگەڵمان ئامادە. زۆر باشە چۆن کار دەکەن لەسەر ئەوەی کە بۆ نمونە کەسێک بوو بە باڵاپۆش لە پرۆژەکەی ئێوەیە دوای ئەوە هەر بەردەوام بێ لە کاری چاکایە خۆت پەیوەندی هەبێ بە ئێوە بۆ ئەوەی بەردەوام بێ لەسەر خواپەرستی ڕەنگە هەر لە پرۆژێکا و لە چکێک بێ بەسەر تا ڕادێک هەر سەرەتایی بێ و هەر بۆ ماوەیەک بێ بەڵام ئەگەر هاتوو ئەم کەسە لەسەر عیبادەت و لەسەر پەرستش و لەسەر ئامۆژگاری ئێوە بەردەوام بێ ئەمە بخۆی کاریگەریەکی زیاتر یەبێ لەسەری. ڕاستە ئێمە بڵێ کە وەک باسیشم کرد لە سەرەتادا پەیوەندی هەموو خوشکانە ژمارە مۆبایلەکانمان لاوەمانە یعنی ئەوەنی کە پشتگوێیان بخەین بەڵێ سەردانیان ئەکەین و بۆ وانەی ئاینیەکان بانگیان ئەکەین و بە تایبەتی بۆ سیمیناروشت ئێستا خولێکی پەروەردەیەکەوە لە پیرەمەگرون ئەیکەینەوە هەندێک لەو خوشکانە تێدا بەشدارن کە بوونەتە تازە بوونەتە باڵاپۆش خولێکی پەروەردەیەمان هەیە تێدا بەشدارن و پاشان هینێکی ترمان هەیە خولێکی ئەوەشمان ڕاگەیاندە خولی ڕووگە کە هەندێک لەو خوشکانەی کە تازە بوونەتە باڵاپۆش ئێتی بێنە ناومانەوە کە دەرز بڵێنەوە. سواز بخوا زۆر باشە هۆنیا شتێکی دیکەم نەماوەگە تۆ وڵات پرسیارم ئەوەیە کە لە داهاتوودا پرۆژەکانتان چی دەبێت چۆن کار لەسەر بەرەو پێشچوونی ئەم جۆرە چالاکیانە بکەن و گەورەتری بکەن بۆ نمونە بە تایبەتی ئەو مەڕاستیمانی کە ئێوە لەم پرۆژیان ئەنجامتاندا بۆ خانمانی باڵاپۆش. بەڵێ ئینشاءڵڵا بە یارمەتی خۆی گەورە ئێمە بەتەمانی ئینشاءڵڵا بۆ ساڵێکی تر لە ڕەمەزاندا وەک ئەم ساڵ ئێمە ڕێکلامی بۆ ئەوکەین ئینشاءڵڵا نەک بۆ دەرەوەی پیرەمەگرون چواردەوەرەی پیرەمەگرونیش بانگەش ئەکرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو بە نازم هەر خاوەنی پرۆژەی باڵاپۆشی زۆر سپاس دەکەین زۆر بەخێر بێت. سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمانە. دەستان خۆی بەهیوای ساغ بەیاخوا میش سپاسی ئێوە کەمە سپاس و دەستخۆشیم هەیە بۆ ستافی کەناڵی پەیام دەستخۆشیتان یەکەم کە منتان بانگەش کرد بەڕاستی لەشتان ساغ بێ و جێ دەستان دیارە هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس بە خاتوو بەناز عومەر خاوەنی پرۆژەی باڵاپۆشی سپاس بە ئامادەبوونە لەگەڵمانە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ. زۆر سپاس بۆەوەی دەستان خۆش بێ. بەڵازان و خۆشەویستان زانیاریەکمان هەیە سەبارەت بەوانەی کە جیهانیان گۆڕی هەڵبەتە نوخبەیەک هەن کە لە جۆرێک کەسانێک کە توانیانە کاریگەری هەبێت لەسەر گۆڕینی کۆمەلگا گۆڕینی جیهان هاوکارم دەڵێت ئامادە نییە و زانیارە ئینشاڵڵا بۆ ڕۆژی داهاتوو بۆ ئێوەی ئازیزی باز دەکەین و زانیارەتان بۆ دەگوازینەوە. بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێی سوودی ئەوەی ئەزیز و خۆشەویست بێ و کاتێکی باشتان لەگەڵ ئێمە بەسەر بردرێ خواتان لەگەڵ تا بەرنامێکی دیکە بە خواتان دەستپێرین خواتانە.